سەرتان باش بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ. من بلال مستەفا هاتمۆلاتان بۆ پێشکەشکردنی بەخشی ڕستەوخۆی ئەمڕۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ بەرواری 18 حوزەیرانی 2022. عزیزان کۆمەڵی بابەت و تەوەری جیاوازمان بۆ ئامادەکردن بۆ ئەمڕۆ، بەڵام بەداخۆ بەهۆی کێشەی تەکنیکیەوە نەمانتوانی ئەوەی کە پێشتر بەڵێنماندا بوو سەبارەت بە دۆخی پەنابەران لە بەریتانیا و وەستاندنی دیپۆرتی پەنابەران بۆ ڕواندا بەرنامەکانمان بەداخۆ پێشکەش نابێت لەم بارەوە، بەڵام سەبارەت بە هێرشی تورکیا لە هەرێمی کوردستان و تیرۆری گەریلاکان لە کوردستانی عێراق، هەروەها سەبارەت بە کشانەوەی ڕەوتی سەدر لە پەرلەمانی عێراق تەوەری بەرنامەکانی ئەمڕۆمان دەبێت. ئێوەش دەتوانن بە سەرنج و تێبینی و پرسیارەکانتان بە کۆمنت بینووسن، من لا میوانانی بەرنامەکانی دەکەم. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ عزیزان، وەک لە سەرەتادا ئاماژەم پێدا کات باش ئەوەی دوێنێ لە هێرشێکی فڕۆکێکی بێفڕۆکەواندا 4 گەریلا لە ناوچەی گەرمیان تیرۆر کران، بکاردانەوەی لێکەوتەوە قسە و باسی لێوە کرا. ئێمەش لەم بارەیەوە قسە و باسێکمان دەبێت لەگەڵ جەمال موحسین، سەرنووسەری گۆڤاری دیتیایی سۆسیالیستی. جەمال موحسین، ئاورەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێتداین. ئێوارەتان باش و زۆر سڵاو ڕێزم بۆ ئێوە بۆ بینەرانی تەلەڤیزۆنەکەتان. لەو پرسیارەوە دەست پێ بکەم بە شێوەیەکی گشتی کە ئەمە یەکەم جار نییە دەبیستین کە هەڵسوڕاوانی ئۆپۆزیسیۆنی تورکیا ئێران لە کوردستاندا تیرۆر دەکرێت. ئەگەر بە دیاریکراوی تر بپرسم، بۆچی گەریلاکان هەڵسوڕاوانی پەکەکە لە کوردستاندا دەکرێت بکرێنە ئامانج و تیرۆر بکرێن؟ بەڵێ سەرەتاوێ بڵێم کە لە ڕۆڵات هەوا دەرەکەوێت کە کوردستان وەکو شوێنیشی بێدەرگا و پەنجەرە وایە، هەر وڵاتێکی ناوچەکە باڵێن ئیقلیمی و هەر هێزێکی دەرەکی تریش کە بیەوێ چ بە ڕاستە و خۆ هاتنە ناو کوردستانەوە یا خود بە ناردنی دەستگا مخابراتیەکانی لە کوردستانە بتوانێت تەراتێن بکەوە. ئەمەش لە مێژووی دەسەڵاتدارەتی حزابی بۆژوا ناسیۆنالیزمی کووردا شتێکی بەرچاو بووە. بەهەرحاڵ تازە نییە، بەداخەوە کە لە کوردستانە هەمیشە شاهیدی ئەوە بووین کە ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە ناو شار و شارچکەکانی کوردستانە تیرۆر کراون، کە ئۆپۆزیسیۆنی تورکی و بە تایبەتیش هەڵسوڕاوان و باڵێن کادرانی پەکەکە تیرۆر کراون لە کوردستانە، کە زۆر جار بۆ ڕاستەوخۆ یا بە ینی چ لە ڕێگەی هێرشی فڕۆکە و لە خاڵەتی عەسکەریەوە بوو بێ لە ناوچەجیاکانات، چ لە ڕێگەی ناردنی با بڵێن کەسی تیرۆریستەوە بوو بێ بۆ ناوجێگەی شارەکان و کوشتنی کەسەکانەوە بوو بێ. ئەگەر ئێمە بڵێن بەهەرحاڵ بۆچی وایە، و بیزات لەسەرەوەیەوە کە ئەمەی تورکیا بۆچی بە ڕووی لە پەکەکەی لە ڕاستیە ئەبێ بگەڕێنەوە بۆەوەی کە سیاسەتی تورکیا بە تایبەت لەم دەورەیە چییە. ئێستا سەرباری ئەوەی کە لە ساڵانی پێشوە بە هەر دەلیلێکی جیاواز سەرەمەی کرد بێزەمینەی بووە، بە تایبەتی ئەم هەمووە بینین لەولا یەکێتی پاڵی بە ئێران و جمهوری ئیسلامیەوەدا و لەملاشەوە بە پارتی پاڵی بە تورکیاوەیە و بە ئاشکرا هاوپەیمانیان بوون بۆیە بۆ ئەوەی ئەو هاوپەیمانەتیە تون و قایم ڕابگرن نەیارانی ئەو وڵاتانە لێرە تووشی ناڕەحەتی بوون، ڕاوەدونان بوون، ڕفاندن بوون، حتاوە تووشی تیرۆر بوون. بەڵام بەجیا لەوە لە ئێستاە لە هەرجومی هەلومەرجێکی جیاوازترە ئێمە شاهیدی مەسەلەی نیش هەلومەرجێکی جیهانیە، هەلومەرجێکی دوای جەنگی ناو ئۆکرانیایە کە بە هەرحاڵ تەسیراتی خۆی لەسەر تەواوی دنیاوە بە کوردستان و بە دەوڵەتانی ناوچەکەشەوە کردووە. یعنی بۆ نمونە مەسەلەن یەکێ لەو کاریگەریانی ئەوەیە ڕیزبەندی وڵاتەکانە لە نێو یەکتریا دنیا بە ئەتوانم بڵێم بەجۆرێ بە قۆناغێک هاتیە پەڕێ قۆناغێکی خۆ سازدانە و خۆ ئارایشدانەوەی هەموو هێزە زلهێزە ئیمپریالیستیەکان و دەوڵەت زلهێزەکانەوە بگرە هەتا دەوڵەتانی ناوچەیی لە
دیارمە بەسم لە کوردستانە ناوچەییشە هەموو خۆ بۆ ئەم ئارایشەوە خۆ بۆ سازدانە و لەنێو هاوچێشە سیاسی و گرتنی جێگە و ڕێگەی سیاسی و حتا بە معنایەک سەربازی و جیهانی خۆشەکەن و بۆ ئەمە ئەسڵیان لە هیچ جۆرە سیاسەتێک نەکردوێتەوە بۆ تورکیا بە هەر حاڵت مەسەلەکە ئاوایە ئەم جەنگەکە وەکوتم بەڕێوەیە کە تەسیراتی بەجیالەوەی لەسەر ژیانی هەموو خەڵکی هەموو جیانیش داناوە ڕێزبەندی سیاسی وڵاتەکانی هەموو ئاوە خەریکە لە چۆنەڵێ لە بەجۆرێ لە بێژنگەدا هینیەکاتەوە دیار ئەمەتە دەورانێکی چەنەخیانەخێنەوەن بابەتێکی ترە مەسلەیەکی کێیە بەڵام تورکیا بە شوێن ئەوەیە نفوزی سیاسی لە منطقەیە بەقووەت کاتەوە تورکیا بە شوێن ئەوەیە کە نەتەنها لە کوردستانی عێراقی ئەمە هەموو زانین بەڕاستی کە تورکیا لەم ساڵانەی دواییەوە زۆر بە شوێنی ئەو شتەوە بووە کە بە ناوی خۆی وتەنی پشتێنەی ئەمنیەوە بووە لە عەفرینەوە دەست پێەکە هەتاکو و شنگار و بەشێ لە کوردستان و تا ئەو خەتەوە هەتا تەنانەتەوەی کە گەورە بەرپرسانی ئەوانەڵێن لە ماوەیەکی زۆر کورتە ئاڵای تورکیا لەسەر شاخی قەندی لە هەڵەکەین ئەمە مانایەکی تەنها سەربازی نییە مانای تەنها هێرش و هێرشکاری نییە مانای هیوەی کە لە باری سیاسیەوە ئەم دامێنەیە گرتنی ئەم شتەوە ئەوان نایەنێن پشتین ئەمی شۆڕکردنەوەی دامێنی سیاسی بە معنای زیادکردنی هەژمونی سیاسی ناوچەیە بۆ تورکیا و ئەمە مەسلەیە کە طبعاً بۆ مابێ پاساوی ببێ طبعاً بۆ مابێ مەسلەیەکی بەدەستەوە بێ کەوا بڵێ خۆتن ناتوانێت سیاسیە بڵێ من حسەیەکی زۆر مەوێ لە دنیا بە هەر حاڵ ڕووکەشی مەسلەکە خۆی وا بە سادەیی ئەمە ناڵێن پاساوێک کە لە دنیاە و هەموو ئەحزابەکان و ئەحزابی دەسەڵاتدار و دەوڵەتەکان هەرێک پاساویش خۆی بەدەستەوەێت چ لەو شەڕۆکە رووسیایکە لە ئۆکرانیت ناتوکە ڕۆنەوەمەتەکە و بە هەر حاڵ بۆ تورکیا ژوایە ئەبێ پاساویی بەدەستەوە بێ پاساو چییە بۆەوەی کە بتوانێت بە هەر حاڵ ئەم هەژمونی خۆی بیکاتە یعنی وەسیلەیەک بۆ ئەم هەژمونی خۆی بەدەست بێنێ بیانوویەکە کەویش مەسەلەی پاکەکەیە بەڕاستی تورکیا بە شوێن لە ناوبردننی پاکەکەەوە نییە بمانایە هەمیشە پێی خۆش بووە وەکو هێزێک پاکەکە بمێنێ بۆی کە بتوانێت لەنێ ئەم هاوچێشانەیە لیاری لەگەڵ داوم فازات لێ بکە بڵێ بە چەکەکانتانمەکەن لەو لاخەباتی بەرلەمانی هەیە لەم لاو نازانم چی هەتا بەم قسەیە مەخیرانی ئەردوگانەوە لە پێما لەوان بوو کردی هەموو ئەمانەی بوو ئەوەیە بوو کە ئەمە دایم وەسیلەیەکی بەدەستەوە بێ بۆی کە خۆ ناتوانێت لە خۆ هێرش بکە بۆ سەر وڵاتێک یعنی سنووری وڵاتێک ئەوەی کە لە دنیاە ناسێنراوە بە سنووری ئەو وڵاتە بیبەزێنی بێنێتەناوە بەناوی ئەو ئەبێوی کاگە بڵێ لەم وڵاتەوە هێز دێ عەسکەری دێ خۆی وتەنی لە قەوسێکا من بیڵێم هێزی تیرۆریسیەتەناوە و جوندی با بڵێن سەربازانی تورکی هینەکەن قەتڵ عامەکەن ئەمە قوبوڵنی و ئێمە بۆی دیفاع لە خۆمان بکەین و خۆیانەڵێن دین ئەماکەین و بۆیە نەتەنهاوەی کەوان هجوومەکەنە سەر ئەگەر وایە خۆ یعنی بەڕاستی ئەگەر لەباری عەسکەری و تەماشای گەورە لە هێزی وەکو تورکیاکە پێشێکە لە هێزە عەسکەریە پتەوەکانی ناو ناتۆ بەیمانی ناتۆ وەدە ئەم هەموو ئیمکانیەتە سەربازی و بەتەنانەت بە بەکارهێنانی درۆن و چیوچیە یعنی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە یعنی ئەم ئیمکانیەتە عەسکەری و نێ لە بەردەستایەتی یعنی هی پەکەکەوەیە کە ئەم نەتوانێت پەکەکە لەباری عەسکەریەوە هین پێ بکە باڵێ شکست پێ بێنێ بینێتە دواوە نا بەڵام مەسەلەکە ئێمە نییە مەسەلەکەوەیە کە ئەمە بیانێکی زۆر باشە بێتە ناو کوردستانەوە تا بینین زیاد هەتا ئێستا زیاد لە 35 کیلومتر هاتوتە ناو قوڵایی خاکی کوردستانەوە و بەبێەوەش کە هیچ کەسێ بتوانێت با بڵین یەخەی فیرەکەوە ئەمە لە پێناوی ئەوەیە کە ئەو هەژمونی لەم پشتێنەیە هەژمونی خۆی بەبێ لەو لاوە باڵا تۆ تەمەشاکە چکە لەم هەژمونجەیە کاتۆتە پێشەوە ئێران بە شوێن ئەوەیە هەژمونی خۆی لە منطقەکە بکات سعودیە یاری ئەوە کاکە لە ڕێگەی وڵاتانی خەلیجی ئەوانەوە هەژمونی خۆی لە منطقەیە بێ و قوتبێ بە لە بەرامبەر ئێرانە لەم لاوە قوتبێ بێ لە بەرامبەر تورکیا شەزانە ئەویش خۆیان وتەنی تێری خۆیە یعنی هەرێمی شوێن هەژمونی دەسەڵاتی خۆیە یعنی ئەم فەزایی کە شەڕی ئۆکرانیا قوڵقاندوێتی دەست زەمینەی یاوەتە دەست وڵاتێکی وەکو ئێران و سعودیە چ وەک تورکیا کە بێن بە هەر حاڵ هەر یەکیان
بە بیانووی خۆیان بۆ پاسایی خۆیان و بێن ئەم کارە بکەن یعنی بۆ ئەم مەسلەی بۆ ئەم ڕیزبەندیە جیهانیە دەوڵەتی و نێو دەوڵەتیە کە دێتە پێشەوە هەرێک لە وڵاتانە خەریکەوە بنەوە تا خۆت سەری هەرێکە بەر حاڵەوە مۆزوعی ترە بەڵام سەری دەخاڵەتی ئێران بکەی لەنێو عێراق خاو دەستبردن بۆ تەنان دەسەڵات و لێگلایکردنەوە حکوم لە عێراقا مەسلەیەکە لەم بابەتە بووی کە ئەوی جێگت پێ خۆی و پشتێنی خۆی لەباری سیاسیەوە قایم کات طبعا ئەوە دوایی ئیسفادەی ئەزکەریەوە بگرە حتا بازرگانی و ئابووری و چی لێکرێتەوە بۆ هەمیان هەروایە بەم معنایە تووچە ئەبێ پاساویی بەدەستەوە بێ پاساوەکەشی وەکوت مێزی چووکەکەیە ئەگەر مەسلەکە شەڕ و شکست پێهێنانێتی هێزیی وا گەورە لەباری عسکەریەوە مەبەسمە ئیمکانی نییە پەکەکە شکست بە دەوڵەتیی گەوری وەک تووشیا بهێندێ ئەوی توانی ئەو کارە بکە بەس خۆشی نایە ئێوە میشان پاساوە بەدەستێ بۆی ئەم مەرامە سیاسیە گەورەترە جیهانیەی خۆی کە ئەمژۆکو هێزێکی بەڕاستی شان لە شانی هێزێکی گەورەی ئیمپریالیستی جیهانی بە خۆڕایی نییە کە لە ئەدەبیاتی خۆیانە لە زاری گەورە بەرپرسەریانەوە باز لە گەڕانەوە بۆ ئیمپراتۆرەتی عوسمانی و ئەم جۆرە شتانەکەن بەرحاڵ ئەوەی کە بۆ جۆرە بووانە گونجێ هەلومەرجی جیهانی وایە یان ناوە بابەتێکی کێیە ئیمکانی نییە بۆ شێوازە قەدیمی و ترادیشناڵە بچێتە پێشەوە بەڵام بەڵێ ئێوێ هەژمونی خۆی بەسەر ئەو منطقانە بێ ئەو خەتە بگرێکە ئەو خەتانەی گرت ئیتر ینی کۆنتڕۆڵکردن بەسەر سووریا بەسەر عێراق بەسەر طبعا کوردستانی عێراقەوە ئەمە طبعا بۆ ئەو قازانجی اقتصادیشی تیا هەیە چکەیتر یەک خەتێکی ئامن بۆ مەسلەی بنە دەروی نەوتی خۆی لە بۆ ڕێی کوردستانەوە تەمینترەکە و ئیلاخری زۆر شتێتی لێ لەم بابەتانەکەوایە ئەم مەرامە سیاسیە گەورەترەیە ئەم جێ گەورەگەی کە تووشیا بەدەستێتی ئەمە هەدەف ئەسلێکەیەتی بۆیە باشی نیە لەوەی کە کەوادریەکێتی لە قیادەشیان کوژێ باکی نییە بە هەر حاڵ بەمعنایە باکی نییە چکە ئامانجێکی گەورەتر و مەرامێکی سیاسی گەورەتر لە پشتێ مەسەلەوە طبعا بەڵام ئەوەی کە ئایا بۆچی بۆی ئەگونجێ بێتە ناو وڵای کوردستانەوە ڕەنگە پرسیاریش بەڵێ ئەو دروست پرسیارێکە بەرپرسی لە پاراستنی سەلامەتی بۆ نمونە هەڵسوڕاوانی پارتیکرێکارانی کوردستانیان هەڵسوڕاوانی تری ئۆپۆزیسیۆنی تورکیا و ئێران لە کوردستانی عێراقدا بەڕاستی ئەو شتێکی زانراوە یعنی ئەوە چۆنەڵی بەدیهیە کە بەدیهیە کە ئەگەر دەسەڵاتێکی سەقامگیر ئەگەر حکومەتێکی پایەداری ڕاوەستاوی قایمی لانیکە متعاریف بێناسەکراو بێ و لە ئاسی نەودەوڵەتیشا بەهەرحاڵ ئەم موقعەتی بەڕەسمی ناسرا بێ مەفروزە لەسەر ئەو دەسەڵات و دەوڵەت و حکوومەتە ئەو پوسینی وڵاتەکانی تر بپارێزێ ئێستا دوای ئیتفاقی چیەکەن چەند لە ناو ئەمانەوە بڕۆنە ناو وڵاتانە و شەڕەتەقە بکەن و ئەو بکەن ئەمان بابەتێکی ترە زانەوی ترە بەڵام بەهەرحاڵ بوو بە ساڵانی پێشوو لە سەردەمی بەحسا ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە ناو خاکی عێراقا بوون چێ هەبوو بتوانێت بێت لە ناو خاکی عێراقا ئەوانە بکە مەگەر چوزانم سەفقاتی زۆر گەورەی ئیطلاعاتی و مخابراتی و ئەم جۆرە شتانە مەگەرەوەی بکەدا بەهەرحاڵ چونکە سیادەی دوایی ئین بێگەری مەجاربیە مەسەری سیادەی شتی پێوترە سەروەری و سیادەی عێراقی شتێکی تۆکمە و پارێزراو بوو لەلایەن دەوڵەتەوە مەبەسمە پارێزراو بوو ئەو بەهەرحاڵەترە ئەو خۆی ئەگەر نەویستایە ئۆپۆزیسیۆنێک لە ناو خۆیان بێڵێتەوە لەگەڵ ئۆپۆزیسیۆنێک ئیتفاقی کرد و فەرموو وڵاتەجێ بڕن بڕۆن بەڵام ئەوەی کە لە ناو وڵاتەکەیان بوون و بێن لە ناو وڵاتەکە بیکوژن ئەوە شتێک نەبوو بەڵام لە کوردستانی عێراق دەسەڵات بەڕاستی نەگە ڕۆڵەی نەبینیوە لە عێراقیشا حتا لە کوردستانی عێراق و لە عێراقیشا نەگە ڕۆڵی ویان نەبینیوە کە پۆسینی ئەو وڵاتانە پارێزن بەتایبەت لە کوردستانە بۆ خۆیان عاملی ئەوە بوو کە مخابراتی وڵاتانە بێن سەر ئۆپۆزیسیۆنەکان سەمنیە مەسەرەوە زین چۆنە تۆ تەماشاکە یعنی ئێن لە ساڵانی پێشەوە لە قسەکانی ئەولیشە وتم یعنی ئەوەی کە ئۆپۆزیسیۆنێکی ئێرانی لە ناو کۆیە کوژرێ مانای چییە ئەم سوپایە ئەم کەسە مخابراتیە ئیطلاعاتیە بچووە تێپەڕی بچووە هەو ئەوەی کە لە ناو جەرگی شاری سلێمانیە کەسێکی هەڵسوڕاوی بەرچاوی سەر بەپەکەکە کوژرێ لە شەقامێکی سەرەکی وەک بەختیاریە ئەکوژرێ یعنی چی سوچی چییە چێ ئەمە دەستێمی گرتووە بلچۆوە هاتووە ئێستا خۆ قسەکە لە سەرەوەنی ئەو ماتۆڕێکیەت تیرۆرەکەی کردووە ماتۆڕێکە ڕقەمەکەی سلێمانیە هەولێرە بەڵام مەسەلەکەوەیە ئەم یەکێتی و پارتیە ئەوەتی لە دەسەڵات تا بوون وەکووتم ئەم پاڵیا بەو لە ئەویش پاڵیا بەملاوە یعنی ئەو بە ئێران ئەمیش بە تورکیاوە بۆ خۆیان ڕێخۆشکەر بوون بووەوە
چەندین دام و دەستگا هەیە لە نێو ئەم کوردستانە سەر بە میتوم خابراتی تورکی لەژێر ناوی جیاجیا و کەسیش نازانێت چۆیە چێ ڕێگە مۆڵەتی داوە بەمانە یان هینی ئیطلاعاتی ئێرانی کە لە حوسینیەکان و لە مزگەوتەکان و لە شوێنی ترا هەن ئەسوڕێنەوە لە کوردستانە و گیانی ئۆپۆزیسیۆنی ئەو وڵاتە خەنە خەتەرەوە چێ ڕێگەی داوە بەمانە ئیتیفاقێکی استراتیژی سیاسی ئابووری و موقعیەتی جۆگرافی ئەمانەوەی کردووە کە ئەمان ئەم ئیتفاقیان بەبێ لەگەڵ هەرێکی لەم وڵاتانەیە وای کردووە بۆ ئۆپۆزیسیۆنێک کە خۆیان وتەنی بە برای خۆشیان نێزانن ئەم مەسلحەتە و ئەم بەرژەوەندیە ئەم پەیوەندیە دیبلۆماسیە کە هەر دیبلۆماسی نیە و بە ملیارەها سوودی ئابووری تایە بۆ ئەوان ملیارە دۆلاری تیا بۆ ئەوان هەروە بە ئاسانی دەست بەدەریەوە نابن بۆەوە کە ئۆپۆسیۆنێکی لێرێ حتا ئۆپۆسیۆنەکە گەر خۆیان وتەنی کورد زمان و کورد بن کە خۆیان پێیانڵەن برای ئێمە کەوایە چێ مەسئولە بەجیالەوە کە مەسئولی ڕاستەوخۆ ئەو میتەیەکە لێرەوە عملیاکە یا ئەو ئیطلاعاتێکە لێرەوە عملیاکە وەک فەرد سەر بەو دەستگایە کە ئەم کاراکە بەڵام بەڕاستی دەسەڵات مەسئولە دەسەڵات مەسئولەکە و کارە بەڵام ئایا ئەوەی کە دەسەڵات لە ئاستی ئەوەیە ئەم مەسئولەتی نیشان با و ڕوو لە تورکیایە لە ئێران وەرجێڕێەوە لە ژێر باڵی ئۆپۆزیسیۆن پارێزراوە بێ یاننا ئەو هێزەیە ئەو شتەیە ئەو حکوومەتی ئەو دامزراوەیە یاننا ئەویان بابەتی هیچکەیە ئەگەر ئیجازەم بی بە دوسێ دقەیە مەسەرەوان وەک پرسیارە خۆم مەطرحیەکە بەڵێ دەبێت فەرمون بەڵێ من مەبەستەکەم لە چییە تەماشاکە سەیری وەزعی عێراق بەڕاستی وەزعی عێراق خۆ لە کوردستان باشتر و ئێستا سەقامگیرتر نییە بە تایبەتی ئەوە تا لە ئۆکتۆبری پارەوە هەڵبژاردن بەناوەڵ بژاردن لە عێراق بووە ناتوانن حکوومەت دروستکرد یعنی ئەم یعنی عێراق حکوومەتی تیا دروست نەبووە دەوڵەت ناتوانێت هێشتا ئیستقامەی خۆی پەیانەکەوت یعنی ناجێگیرە ناسەقامگیرە بەم معنایە لە عێراقا دەوڵەتێکی فشەڵ دەسەڵاتی فشەڵە ئەوە بێز لەوەی کە دەسەڵاتێک حکوومەتێک هەیە کە ئەگەر ناویشی بنێ من بار حاڵەوەی کە زاهرەن و کۆمەلگا بابڕێوە دەرگیرە لەگەڵ ئەنواع و ئەشکال قەیرانە قەیرانی سیاسی ئابووری دیبلۆماسی حتا بۆ طبعاً ئێرەش بۆرەیەکە جێگەیەکە بوو بەوەرن جێگەیەکە بۆ ئەم بەرژەوەندی جیهانی و ناوچەیانی کە چاویان تێبڕیوە عێراقیش ئەم جێگایە خۆشی لەم لە حکوومەتی کێ سەراپان و قوم بووە لە ئەزمە و قەیرانە هیچێکە لە هێزەکان ناگونجێ لەگەڵیەکە ناگونجێ لەگەڵیەکان ناسازێن حکوومەتیان بۆ دروست نابێ هیچ هێزێک بەرحاڵ ئەمەوای کردووە یعنی عێراق ساحبی ئەو شتە نییە کە ئەوان پێڵەن سەروەری تاڵبانی پەیامێکی بڵاو کردەوە هەردوێنێ قوبات تاڵبانی پەیامێکی بڵاو کردەوە ئەڵێ ناکرێت ئێمە تەنها بەیان نامە دەرکەین پێویستەکات حکوومەتی عێراقی خاکی عێراق بپارێزێت و بەجێوەیەک باز دەکات کە واتە بەرپرسیارەتی نیشان بدات لەلایەکی ترە بۆ ئەندام پەرلەمانێکی یەکێتی لە پەرلەمانی کوردستان عوسمان کەریم دەڵێت کە بوونی پەکەکە لە کوردستاندا دەبێتە سەرچاوی ئەم نائارامی و ئەم هێرشانەی تورکیا قسەتە لەسەرم جۆرە بۆ چونانە چییە؟ ئەزانی ئەوەی کە ئەوان ئەڵێن ئەوانیش بیانەکەیان کردووە بە پەکەکە قسەیەکی بێناوەڕۆک و پوچە بەڕاستی ئەگەر پەکەکە بواە خۆ ئەوان خۆیان بەبرای نازانن هەر لەو ئیتفاقیەتانێکە یانە لەگەڵ ئەو وڵاتانەیە بە ملیارەهایان بۆ پیا کردا ئەویشتا دەوری خۆی دامرکانەوە یعنی مەسەلەکە وان نییە بۆیە ئەو قسەیە هەمان بیان و پاساوێکە کە تورکیا یڵێ حکوومەتی عێراقیش کۆرە قسەیەکات ئەزانی چۆنە یەکشت هەیە حکوومەتی عێراقی حکوومەت نییە نە حکوومەتە نە دەوڵەتە تاکو شانی دەوڵەت لە خۆی هینکە ئەگەر دەوڵەتێک وایە دەوڵەتێکی ڕاوەستاوی سابەتی سەقامگیر بواە و ئەو شتێ پێوترێ سنوورەکانی معلوم بواە و لە نێو ئاستی نێودەوڵەتیشە ئەم سۆڤەرنێتیە ئەم سەروەری و سیادەری خۆی نیشان بدایە چۆن نەتوانێت دەوڵەتێک 35 کیلومتر بێتە ناو خاکتەوە خۆ باشە لەم هەفتەیە یەک کەشتی ڕووسی هاتوۆتە نێو لە حدودی دانیمارکەوە هاتوۆتە ناوە بۆ بە چه هەرایەک لەسەری یعنی بۆ بە قەزێل لە دژی رووسیا هەڵگەڕاوەتەوە بۆ لە بەرەوەی دانیمارک خۆ ئەگەر وەکو هینی جوگرافی با بڵێن مەساحی با بڵێن ڕوبەری جوگرافی تەماشای بکەی لە چاو کوردستانە دانیمارکیا لە چاو عێراقا
با بڵێن لە چاو عێراق دانیمارک بۆ زۆر بچووکترە لەوە بۆ دانیمارک دەتوانێت هەڵا بنێتەوە لەسەری دەوڵەتێکی ڕاوەستاوی سەقامگیری هەیە سنوورەکانی خۆی هەیە لەمە قوبولی ناکات لە کۆمەلگەی نێودەوڵەتی لە ئاسی نێودەوڵەتیە ئێستا بە هەر حاڵ هاوچێشە جیهانەکان وای لێبێ بدرێ بەسەریا و ببێتە وڵاتێک شەڕی تێبچێ بە ڕاستەوخۆیی ئەمان شتێکی ترە و موزوع ئەوە نییە بەڵام هەرەوەی کە بێ کەشتێک بێ و مناوەرەیەکی سەربازی بکاو بگەڕێتەوە یا شتێکی لەم بابەت جێگی قوبوڵ نییە ئیمکانی نەقوبوڵی بکەنە وڵاتانە ئەم پرسیارە لێرەوە پێچ پێ بکەینەوە بۆ عێراق لە عێراقە بوو وایە چێ قوڵی نەکە لە عێراقە چێ ڕوتی سەدرکە لەگەڵ هیچیەکان ناگونجێ ناقڵقێ سونیەکان ئەحزابی مەبەستم نوێنەری سونیەکان شیعە جیاوازەکانی پاڵ بە ئێرانەوە یان ئەوانەی وا لەم لەگەڵ ڕوتی سەدران یا جێبجێ باسی کۆنەکان فڵانیەکان هیچ هێزنی هیچ هێدی و پارتی خۆیان پێشلەشکریان کردووە هەرە و قوبات تاڵەبانی کەوا لە حیزبەکەی خۆی پێشلەشکری کردووە و نمونەکەی مێناوە لە ناو جەرگەی شاری کۆیە ئۆپۆزیۆنی ئێرانیان تیرۆر کردووە خۆ هەر ساڵی پاریژ بوویشێکی لە ئەندامانی کۆمیتەی ناوەندی حیزبی دیموکرات نەکوژرا لەکوێ کوژراوە ئەو قسەیە چییە یعنی بەیان نامە دەرناکەی چیەکەی چەک هەڵەگرێکی بەرامبەر وڵاتانە وەسیتۆ نەتۆ منفعەت بەرژەوەندی تێکەڵ کردو لەگەڵ یانە کەوایە یەکەم ئەوەیە کە عێراق خۆی وڵاتێک و دەسەڵات و دەوڵەتێکی فشەڵە ناسەقامگیرە هیچ ناتوانێت لە توانای ئەوەی نیشانی و ڕاوچێشێن وەختی خۆی لە سەردەمی بەحسا زۆر لە ساڵانی پێش لە پێم وابێ کۆتایی هەشتاکان نبوو لە دوای جەنگی ئێران عێراق ئەگەر هینەکەی باش بیر مابێ تورکیا هەڕەشەوەیکی کە ئاوەگرێتەوە لە ئاوی دیزل و فراتەگرێتەوە لە عێراق سەدام حوسێن یەک هەڕەشەی لێ کردوت هەر چی شتت هەیە بی پێچیتە بچیتە دەرەوە و بیرم نەما هەڕەشەیەکی زۆر گەورەی شکەچکە لە تەلەڤیزیۆن نبوو بە قەزێ تورکیا پاشەکشی کردەوە مەسەلەگە لە زەرەوە نییە سەدام حوسێن دڕتر بووە بۆ ئەوەی کردووە هەر ئەو نمونەیە دانیمارکە ئەو ساحبی دەوڵەتێک بوو کە سنوورەکەی پارێزراوە بۆ قوبوڵی بکە لە UN ڕابگرم کات زۆر کەمە ئەگەر بتوانن وەڵامی سەرنجێکی پرسیارێکی بینەرێک بە کورتی بدەنەوە ئەوش پرسیارەکە ئەوەیە بە سەرنجڕاکێشە زانم ئەم پرسیارە بۆیە لە ئێوە بکەمەڵێ ئەگەر ئێوە لە کوردستاندا دەسەڵات بگرنە دەستمە بەس لە هەرێمی کوردستاندا ڕێگە دەدەن کە کێشتان بۆ دروست بکات ئەگەر وەڵامی ئەم پرسیارە بە کورتی بدەنەوە سوپاسدانەکەم من نازانم کێشە دروستکردن چ من لە قسەکان مازمنێن جوابی ئەم شتیان مایە ئەگەر دەسەڵات بەدەست ئێمە بێت دەسەڵات بەدەست ئێمە یعنی دەسەڵاتی فەردی من و تاک حیزبی نادەسەڵاتی شوراکانی خەڵکی بێ کە خۆیە پارێزە و هێزی میلیشیایی ئەحزابەکانی نییە هێزی پارێزەری شورای جەماوەری شورای سەربازی و هینی خەڵکی خۆی سنوورەکانی پارێزەیە هەر حیزبێکی سیاسی بە ئیسلامیشەوە حەقی کارکردنی سیاسی بێ لە وڵات هەیە بەڵام ئەوە کە سەبەبی ئەوە بێ کە تۆپباران ئەوشتانە بێت توانی دانیشی لەگەڵ ئیتفاقی بکەی نەک تۆ عاملی ئەو بیبڵیت بە خاتری وی بڕۆی ئیتفاقم لەگەڵ ئەو وڵاتەیە هەیە جابێ ئەم بچێتە دەرەوە ئەو وڵاتە بۆینی ئەم سەروەری پارێزی بکە پێشێل بکە ئەو وەختە من بەدەستمەند بێ کوردستان لە ئاسی نەودەوڵەتیە فەرزەکەمەی کەمە دەوڵەتی شوک و دانیمارک یا عێراق والێ مەبەسم عێراقیشە حتا بەدەست ئێمە شوراکانی خەڵکی کارگر و زەحمەت چێژ بێ ئەم کوردستانەوە عێراق وای لێکەین دەوڵەتی چوابجاوە جۆری سیستمەکەشی شورای ئەوە بێ یعنی یەکێنە ساحبی ئەو کە هیچ کەسێ نەوێرێت تورکیا چێیە ئەتورکیا لە پەنا خۆیەوە بوونە هەر ئێستا بۆ ناوێرێت ناتوانێت بڕاتە ناوی یۆنانەوە با هەڕەشەی ئەعلامیش بکە لەم ڕۆژانەی ڕێکلامی این با بڵێن لەباری ئەعلامی و ڕاگەاندنەوە هەڕەشە لە یۆنانەکە لەسەر جەزیرەکان بەڵام بۆ ناتوانێت بچێت بڕاتە ناو قوڵاییەوە یەکسەر یۆنان لەگەڵ نەتەوەی گرتوەکان لەگەڵ ناتۆ لەگەڵ دنیاە تەرەفە و ئەڵێ منیش وڵاتێکم ئەم سنوورە ببەزێنی ئەمەش ڕەتفیعلی منە بێ ئەمە معناکەیتە دوای بە شەڕێ و دوو وڵاتیانامە مەسلەیەکی جیاوازترە وانییە هەروە ئاسانیش بێ و دوو کەس دانیش بن وەکو دومینە نییە تۆ ئەو داشەیە ئەو داژەیان ناگەی یام داشەیانەکەیت بەهەرحاڵ بەو جۆرە ئینی بکەین تەشویق بکەن بە معنای ئەگەر لە دەستیمە بێ بەڵێ کوردستانەکەینە وڵاتێکی ئاوا یا عێراق و هەردووشی کوردستان و عێراقی شەکەینە وڵاتێکی ئاوا کە بتوانێت مستەقیم ڕابوەسێەوە نەتوانێت هیچ هێزێک بتوانێت یعنی ڕەتی بەوە نابێ وەختە ئەو پرسێنی وڵاتە لێرە هەیە یان نا ڕەتی بۆ کەس بووینێ ئەم شوێنەکە نە بار حەڵاسی نێودەوڵەتیان ناوێنرێت سنووری ئەم وڵاتە بیبەزێت جەمال موحسین سەرنووسەری گۆڤەری دیگای سۆسیالیستی زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و بەشدار بوویت لەگەڵمان زۆر سپاستانەکەم ئازیزان وشانێک دەدەین و دێنەوە لاتان
عزیزان لە دەستپێکی بەرنمەکاندا ئاماژەم بۆدا کە ڕەنگە گرفتی تەکنیکی ڕێگە نەدات ئەو بابەتەی کە بەڵێنماندا بوو کە ڕاگررتنی نردنەوەی پەنابەران بۆ ڕواندا تاوتێ بکەین، بەڵام پێم وە بێت توانیمانە تا سێک چارەسەری بکەین. دەشتی جەمال سکرتێری سەرتاسەری فیدراسیۆنی پەنابەرانی عێراقیمان لەگەڵدا. دەشتی جەمال ئێوەرەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ئێوارە ئێوە باش و لێرەوە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤ. ئێوە زۆر بەوە ناسراون کە بەرگریکارێکی سەرسەختی مافەکانی پەنابەران و لەمبارەیەوە چەندین داستانتان تۆمار کردووە. یەکێکی تر لەو کارە بەرجەستانەی ئێوە کە جێگەی ڕێز و ئوستایشی زۆرە بۆ هەموو ئینسان دۆستێک ئەوە بوو کە بە هەوڵ و کۆششی ئێوە و فیدراسیۆنی پەنابەران و هەندێک ڕێکخرا و کەسایەتی هەڵسوراوی تر توانرا ئەو بڕیارەی کە حکوومەتی بەریتانیا دابووی کە پەنابەران لە بەریتانیاوە ئەوانەی کە بێ ئیقامەن بنێرێت بۆ ڕواندا، بەڵام ئەمە ڕاگیرە. ئەکرد بە کورتی بۆمان باسکەن چی ڕوویدا؟ بەڵێ تەبان حکوومەتی بەریتانیا ماوەیەکی زۆرە کە هەوڵەدا ڕۆژ بە ڕۆژ سیاسەتی دژی پەنابەری پیادە بکە لە بەرامبەر خەڵکێکە قوربانی جەنگ و بە هەڵومەرجێکن کە خودی ئەم دەوڵەتانە دەستیانتیا هەیە لە وێرانکردن و کاولکردنی وڵاتەکانیان. بەو هۆیەوە یەک لە دوایەک پرۆژە بڕیار و بڕیاری زۆر نامرۆڤانە دێنێتە پێشەوە بۆ بربەستی دروستکردن بۆ ڕێگریکردن لە پەنابەران بۆی کە لە بگەنە وڵاتی بەریتانیا. دوایین بڕیاریانەوە بوو کە دوای ڕێکەوتنامەیە کە لەگەڵ وڵاتی ڕواندا ئیمزایان کرد، بڕیاری وایاندا کە پەنابەران بە ئەو پەنابەرانی کە بە ڕێگەی چوب لە نۆکەندی ئینگلیزەوە گەنە بەریتانیا و یاخود بە ڕێگەی شاحینە ئەو کەسانە ئەوانەی کە مجەڕەدن ڕەوانەی ڕەواندا بکرێ و هەر بۆیە پرۆژە بڕیارەکەی لە نێو پەرلەمانە تەسویب بوو ئەو سیاسەتە تازەی کە هێناویانە پێشەوە لەو بارەوە هەوڵەکانەوە بوو کە یەکەمین کاروانی پەنابەران ڕۆژی سێشەمەی ڕابردوو بەڕێ بکەن کە بڕیار و سیوەک پەنابەری تیاوێ. دیارە ئەمەوەکو قۆناغی یەکەمی دەستپێکی ئەو کارە نامرۆڤانەی کە ئەوان بڕیار بوو لەو بارەوە بیبەنە پێشەوە بوو. ئەوێ وەکو فدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراقی لەگەڵ ژمارەیەکی زۆر لە ڕێکخراوەکانی داکۆچی کار لە مافی پەنابەران لەگەڵ پارێزەرە خۆبەخشەکان کە دەورێکی هێزگار بەرچاویان بوو بۆ مناظەماتە ئینسانیانەی کە دەستیان خست بۆ نێو دەستی ئەمەوە ئێمەم قەزێمان بردە دادگا بۆ سەرنجام لە ڕێگای کەیسی دانە بەدانێ و کەسانەوە کە چەندە غەیرە قانونیە کە بردننی کەسانێک کە بە بارودۆخێکی هێزگار سەختە تێپەڕیون تاوەکو هاتوونەتە وڵاتی بەریتانیا. ئێمە سەرەتا شەڕی تەواوی ئیتیفاقێکەمان کرد ئەو ڕێکەوتنامەیە کە بە پەنابەرانەوە کرابوو. دوایەوەی کە قەزێکەمان بردە دادگا جاری یەکەم بەداخەوە لە دادگایە دادگا ڕێگری بۆ ئەو یاسا نائینسانیە دانەنا بۆیە تەنها وتی ئەو کەسانی کە بە شێوەیەکی تەنهایی کەیسەکانیان تەقدیمەکرێت پێویستە تەماشای ئەمانە بکرێت و لەسەر ئەمانە دادگا بڕیارەیە ئەم کەسە بنێرێ بۆ ڕەوەندا یان نەنێرێ بۆ ڕەوەندا. ئەو ئەپیلمان کردەوە داوای جارێکی چاو پیاخشان و لە ڕێی پارێزەرەکان و لە ڕێگای منەظەماتە ئینسان دۆستەکانەوە. ئەو بوو سەرنجام کە ڕۆژی دووشەممە ئێمە لە حاڵەتی دیارە خۆپشاندا نابووین. دووبارە بەداخەوە ئەم جارە دادگاش چرای سەوزی بۆ ئەم سیاسەتە نائینسانیە هەڵکرد و سەرنجام بڕیار بوو یەکەمین گەشت بەڕێ بکەن. یارە تا ئەو کاتێک کە ئێمە لە شەڕی شکست پێیانانی ئەو سیاسەتەیە بووین هاوکاتیش ئێمە خۆپشاندانمان بوو ناڕزایەتیمان بەڕێخستە بوو لە شوێنی جۆراوجۆ لە بەردەم وەزارەتی ناوخۆ لە بەردەم دادگا بە شێوازی جۆراوجۆ لە ئیمزاکۆکردنەوە تا ڕاکێشانی نامەی پشتیوانی تا فشارهێنان لە ڕێگای میدیاکانەوە بۆ ڕێی گشتی بە تایبەتیەوەمان لە بیر نەچێت کە کۆمەلگای وەریتانیا کۆمەلگایەکی تۆلەرانسە کۆمەلگایەکە کە چەندین ساڵ بەرهەمی خەباتی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئەم وڵاتە
هەمیشە پاشەکشیان بەم سیاسەتە دژئینسانیانە کردو بە تایبەتی ئەگەر ئێمە چەند ساڵێک بچینە دواوە دەورەی تاچشەر هەمان ئەم سیاستیان پەنابەریان لە نێو کەشتیا ڕاگروە سەرنجام لەژێر فشاری ڕێی گشتیە پەنابەریانان هێنایەوە تێکەڵیان کردنەوە بۆیە ئێمە ڕێی گشتی لەم بارەیەوە بۆ ئێمە مهم بوو هەوڵماندا تا دوایین لە حەزەکان کە بڕیار بۆ پەنابەرانە کە سوار تیارەکران لە 31 پەنابەرەوە گەیشتە 5 پەنابەر کە ئەمانە دانە بەدانێ ئەو کەیسانە لە ڕێگەی پارێزەرەکانەوە کەیسەکانیان هەڵبەشایەوە دو کەیسێک ئێمە تا بە بەردەوامی کە لە حاڵەتی بەرگرتن بووین لەگەڵ ڕێکخراوەکانی داکوچکار لە مافی مرۆڤ لە بەردەم ئەو گرتوخانەی کە بڕیار بۆ پەنابەرانە بە ڕێگەی ڤان بیانیان نەدەرەوە ئەو ڕێگەیمان گرت وەکو پلانی ئەی و بی و پلانی سیشمانە بوو پلانی سی ئەو بوو کە ئێمە ئیتر لە دوایین لەحزەیە دوای ئەوەی هەموو ئیشێکمان کرد ئەوەش پلانێک بێ کە جاری تر بۆ عکسکردنەوە فشارکردن بۆ سەر وڵاتی بەریتانیا بۆ ڕاگرتنی ئەو ڕاچڵەکانی کۆمەلگا بەرامبەر بەکارێکی نائینسانی کە حکوومەتی بەریتانیایی کە خۆشبەختانە کاردانوێکی زۆر گەورەی بوو هەمان ڕۆژ لە میدیاکانە بۆی ئاخرین کەیس کە پەنابەرێکی کوردی ئێران بوو لە پەیوەندی تەلەفۆنیا لەگەڵنا داوام کرد بە فەوری سەلاحیەت بە محامەکەی کە قسە لەگەڵ ئێمە بکە ئەو بۆ ئێمە قسەی لەگەڵ ئێمە کرد داوامان کرد کە تەقدیمی دادگای ئەوروپا بۆ مافی مرۆڤ کە دیارە چەند کەیسی تر لە پێش ئەوە کە دوو پەنابەری تریا وڵاتی هەرێمی کوردستانی تیا بوو تەقدیمی دادگای ئەوروپا بۆ مافی مرۆڤ کرابوو کە سەرنجام لە دوایین ساتەکانە کە ئێمە لە تەلەفۆن لەسەر خەت بوون لەگەڵ ئەو پەنابەرانە کە 5 کەس بوون سواری فڕۆکەکەیان کردبوون سەرنجام دادگای ئەوروپا دوا بڕیاری خۆیدا لەسەرەوە کەیسێکە کە بڕیارێک بوو بە قازانجی پەنابەران وامە بۆ مای ئەوەی کە ئەم گەشتە سەر تاپا کە لە ڕێگەی پریڤیلیج ستایل کۆمپانیایەکە کە ئێستا وەگەیەکێکی تر لە کارەکانی کەمپینی فدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عراقی و ڕێکخراویانە کەوتونەتەوەی کە زەخت بێنین بۆ هەموو ئیدانەکردنی هەموو کۆمپانیانی کە فڕۆکاخەنە اختیاری ئەم سیاسەتە دژی ئینسانیانەوە بۆ سەرنجام ئەو گەشتە ڕاگیرا و ئێستا پەنابەرەکان هەموو گەڕێنراونەتەوە نێو گرتوخانە دەست بە سەرەکان و هەوڵەکانی ئێمەش لە ڕێی پارێزەرەکانیانەوە بەردەوامە بۆ ئازادکردنیان جارێکی تر ڕێز و ستایشی زۆر بۆ هەموو ئەم هەوڵ و ماندووبوونەی ئێوە کە سەرنجام ئەوەی لێ سەوز بوو کە ڕێگا لەم هەوڵی دیپۆرتکردنی پەنابەران نردنیان بۆ ڕواندا بگیرێت و پەنابەران ڕزگار بکرێن بەڵام ئەگەر بپرسم ئایا ئەم مەترسیە هێشتا لەسەر پەنابەران ماوە یاخود بە شێوەیەکی پرسم لێرە بەدواوە دۆخی پەنابەران چی؟ بەڵێ تەبان ئەم بە دڵنیاییەوە ئەم مەترسیە بۆ سەر ژیانی پەنابەران ماوە تاو کاتێک کە خودی ئەم بڕیارە هەڵنەوەشێتەوە چونکە هێشتا ئەو بڕیارە نامرۆڤانە لازال لە شوێنی خۆی باقیە بۆیە هەوڵەکان ئێمە ئەوەیە کە بە تەواوەتی خودی ئەم ئیتیفاقیە دەبێ هەڵبۆشێنێتەوە ئەم ئیتیفاقی کە ئیمکانەتێکی گەورە خراوە اختیاری حکوومەتی ڕەوەنداوە بۆی کە دەستی ئەم سیاسەتە بگرێ بۆیە لەو بارەوە ئێمە هەوڵەکانمان تاسا بەردەوامە و تەنانەت حکوومەتی بەریتانیاش هەوڵی تری ئەوەیە ئەم چەند ڕۆژە دووبارە خەریکە یاسایش تر دێنێتە پێشەوە بەوەی کە ئەو پەنابەرانی کە تازە بە شکلی نایاسایی ئەوگەی کە خۆیان ناوی لێنێن بگاتە وڵاتی بەریتانیا تاکی ئەلکترۆنی تا حڵقەی ئەلکترۆنی خەنە قاچیان و ئەمە ئیتر بەڕاستی سزادانی پەنابەرانە ئەمە گەورەترین تاوانە دەرحەق بە حەقی ئینسان و بەم بە یەک لەحزە قابلی قبولکردن نییە ئەم کردوانەی کە حکوومەتی بەریتانیا بەرامبەر بە پەنابەران دەیباتە پێشەوە هەر بۆیە تەنانەت خودی ئەو بڕیارش کە بۆرە جۆنسن تەیدی کردووە وایە لەژێر ناویەوەی ئەم کەسانە دەبێت لەژێر چاودێری پۆلیسا بن دەبێت لەژێر چاودێری دادگاکانە بن بۆیە ئێمە ئەم بڕیارەمانداوە بۆ کەسانە کە بەنایاسایی دێنە وڵاتەوە بەڵام بەڕاستی ئەمە بەتەواوەتی سزادانی خەڵکێکە عقوبەدانی خەڵکێکە کە پەنابەرە کە خۆیان وڵاتی بەریتانیاکێکە لە وڵاتانەی کە هەم کۆنفدراسیۆنی جنێفی 1950 لەبارەی مافی پەنابەرانەوە کە چەند ڕۆژی تر پێگەین کە بیستیمان ڕۆژی جیهانی پەنابەرانەوە هەم یەکێکە لە ئیمزاکەرانی دادگای ئەوروپا بۆ مافەکانی مرۆڤ لە 1940ەوە لەژێر ناوی سیادەی ئەوروپا لەژێر ناوی دیموکراسی لەژێر ناوی حقوقی ئینسان و هەموو ئەو پێشلکاریانی کە بەرامبەر بە پەنابەران و مانەوەی پەنابەران و قوربانیانی جەنگی جیانی لە کەمپەکانە مابوونەوە وڵاتی بەریتانیا خۆی یەکێکە لەو مەشورانەی کە ئەو مەشورەی ئیمزا کردووە بۆیە بەڕاستی ئەمە ئیتر
پێشێلکردن و دەست شتنە لە هەموو یاسا جیهانەکان لەبارەی مافی پەنابەرانەوە بۆیە ئێمە هەوڵەکانمان بەردەوامە بە ڕێگای جۆرا و جۆر هەم ئەوەی کە پەنابەران لە ئێستا لە دەستی ئەم سیاسەتە بێنی نەدەرەوە بۆی کە حکومەتی بەریتانیا دەرفەتیەوەی نەبێ ڕای گشتی خافڵگیری بکە و هەوڵدامانە بنێرێنەوە بۆ ئێمە هەوڵەکانمان لەگەڵ پارێزەرەکانیان بەردەوامە کە بۆ ئەوەی کە لە زووترین کاتە ئەو کەسانی کە پارێزەریان نییە پارێزەریان بۆ بگرین ئەوانشی کە پارێزەریان هەیە ئێمە هەوڵ بدەین کە لە گورتوخانەکانە ئازادیان کەین تا ئەو کاتێک کە هەموو ئەوانە چێتە پێشەوە ئێمە لە پاڵ ئەوەیە هەوڵەکانی ئێمە هاوشان بە دەیان یەکێتی کرێکاری بەریتانیا ئەحزاب و ڕێکخراوەکانی داکۆچیکار لە مافەکانی پەنابەران بەردەوام دەبێت و بە تایبەتی ئەم ڕووداوە بۆ بە قەزیەکی زۆر گەورە نەتەنها لە ئاستی بەریتانیا بەڵکو لە ئاستی جیهان ئەم قەزی ڕەوەندایە تەنانەت هەموو تەرکیزی ئەو چەند ڕۆژەی میدیاکانی جیهان لەسەر ئەو مەسەلێ بوو کە ئێمە هەموو هەوڵەکەمانەوە بوو کە بەڕاستیان قەزیە بەرینە بەردەم ڕای گشتی تا ئەوجەی کە شەڕی یاسایی یەکەین تا ئەوجەی کە لە ڕێی یاساوە هەوڵە دەین کە بەهانەکانی حکومەتی بەریتانیا ببرین بە ڕێگای کەیسی تاکتاکە بە ڕێگای ئەوەی کە خودی ڕوەندا ئێشتا مۆهەل نییە حکومەتێکە کە خودی خەڵک لە دەستی ئەو حکومەتە هەڵدێک پێشێلی مافی ئینسان لەو کۆمەڵگایە کرێت کە تەنانەت احتیمالی زۆر زۆر ئەم پەنابەرانە گەر بچنە ئەوێت جارێکی تر هەر وەک چۆن ئێستا حکومەتی بەریتانیا سات و سەردا و بازرگانی بەژیانی ئەم کەسانەوە کە جارێک تر لەلایەن حکومەتی ڕەوەنداوە ئەمانە بکەونەوە بەردەم بازرگانیکردن لە ڕێگای باندە مافیایەکانی سەر سنوورەوە و ئەم جارەژە و کەسانە جاری تر بفرۆشێنەوە بۆیە ئێمە لە هەموو ئەم ڕێگایانەوە بەشێکی لە ڕێگای راپۆرتە جیهانەکان کە بەردەوام بوون ڕێکخراوە جیهانەکان لەسەر خودی ئەمە خودی ڕێکخراوی نەتێگرتوەکان بۆ کاروباری پەنابەران سەرباری ئیدانەکردنی ئەم مەسەلەی ئەوان لە نێو راپۆرتەکانیان باسی ئەو دۆخەیان کرد بوو زیاتر لەوانە ئێمە لە ڕێگای ئەو کۆمپانیانەی کە عقدیان هەیە لەگەڵ وەزارەتی ناوخۆیان بەناوی سۆڵبێشن هاروی بۆ کەسانێک کە لە ڕێی قاچاقچەکانەوە تووشی ناڕەحەتیە بن لە کاتی گەشتنیان کە هاتوون بۆ وڵاتی بەریتانیا لە ڕێگای ئامادەکردنی راپۆرتێک لە خلالی 3 ڕۆژە ئەوە بۆ هۆی مایەوەی چەند کەیس لەم بارەوە بەرینەوە وە زۆر ڕێگای تر کە ڕەنگە بەرنامەی تایبەتی بێ ئێمە لەسەر کوردی ئەو ڕێگەیانەی کە هەم لەباری یاسایەوە پارێزەرە خۆبەخشەکان چەلەنجیان کردووە بردویانەتە پێشەوە بۆی سەرکەوتن بەدەست بێنن بۆ ئازادکردنی و کەسانە و هەم لە ڕێگای ئەو کەمپینانی کە فدراسیۆن بە تەجروبەیەکی باڵا لە ڕابردووە لەسەر کەمپینی بەرگرتن بە بەناردنەوەی بە زۆری پەنابەران نەکەر ئەمەی ڕەواندا بگرە هەر مانگی پێشوو بوو کە هەمان کەمپینێک لە چوارچێوە ڕێکەوتن نامەی کە حکومەتی عێراقی و هەرێم لەگەڵ وڵاتی بەریتانیا کردبیان بۆ ئەوەی کە لە سیوێکی مانگی پێشوو ژمارەیەکی زۆر لە وڵاتیانی هەرێمی کوردستان دیپۆرکەنەوە کە خۆشبەختانە ئەوەش بە هەوڵێکی بێپەروا هەم لە ناوە هەم لە ئاستی وڵاتی بەریتانیا توانیمان ئەو مەسەلەی ڕابگرین بەڵام ئەوەش ئێشتا هەر لە ئازال شەبەح و ترسی ناردنەوەی پەنابەران لە ئازار ترسێکە بەسەر ژیان و گوزەرانی پەنابەران و ئێستا تەواوی پەنابەران لە دۆخێکی ێزگار خراپان لە گوتوخانە دەست بەسەرەکان سەرباری ئەو دۆخە نەفسیە سەرباری ئەوەی کە بەسەریان هاتووە سەرباری ئەو نوع تەعاملە نائینسانیەمانە کە گەیشتون تازە لە چووپەوە کە دابەزیون هێناویانن بۆ گوتوخانە بەبێ ئەوەی هیچ شتێک بخەنە هیچ زانیاری بخەن اختیاریم کەسانەوە کە حەقیان چییە مافیان چییە لەگرتنی پارێزەرەوە بگرێت تەنانەت ناردنی هەموو ئەو ڕاقە ڕسمیانی کە پێویست بۆ پەنابەرانە ئیمزایکەن بۆی کە ئێمە و پارێزەرە خۆبەخشەکان ئەو ڕێکخراوانەی کە معنین بەکاری مەسەلەی پەنابەری ئیمزایکەن تەنانەت خودی کارمەندەکانی و گوتوخانە دەست بەسەرانە نەیانگەیاندوتە دەستیەوەنە زیاتر لەوانە ئێستا ئێمە شکایەتێکمان لە بەردەمایە بەیانی لە ڕێگەی ببوون ڕۆژی دووشەمە بەتەمای تەقدیمی دادگای ئەوروپایکەین بۆ مافەکانی مرۆڤ بۆ بگیرین بۆ هەموو ناوەندی جیهانەکان لەبارەی مافی پەنابەرانەوە ئەو پەنابەرانی کە بەتایبەتی یەکێک لەو پەنابەرە کوردانی کە بە زۆر بردویانەتە ناو سوار فڕۆکەکان کرد کە بڕیار بوو
لەو گەشتەی ڕەوەندایە بیبەن لیان داوە تعزیبیان داوە کە لە بچەی دەستی قاچیان بەستۆتەوە سکیان بەستۆتەوە کە لە بچیان لە دواوە کردووە و سەرباری ئەمە چنگیان ناوەتە سەر دەم و چاوی وە ئەمە هەموو دەنگی تۆمار کراوە لای ئێمە لە ڕێگای خۆبەخشەکانی فدراسیۆنەوە کە بە بەردەوامی ئێمە دەقە بە دەقە لەی ساڵا بووین بۆی کە بزانین جێگا و ڕێگەی و پەنابەرانە گەشتونەتە چۆن لەکوانی ئەوەش بەڵگەیەکی ترە بۆ ئیزافەی ئەو حملەی کێسە بەڕێمان خستەوە بۆی بتوانین هەرچی زووە ئەم سیاسەتە دژی ئینسانیە بەشکستا بکێشین چکە بە دڵنیاییەوە بچوونە سەری ئەم سیاسەتە دەرگا کاتەوە بەڕووی وڵاتانی دیکەی ئەوروپا کە هەمان پەیڕەوی لە هەمان ئەم سیاسەتە دژی ئینسانیە بکەن کە حکومەتی بەریتانیا دەیەوێبی باتە پێشەوە بەڵام خۆشبەختانە ڕای گشتی خەڵکی بەریتانیا یەکێت تێکرێکارەکان دەیان حزاب و منەظەماتی چەپ و کۆمۆنیست هاتوونەتە سەرخەت ئەم چەند ڕۆژەی ڕابردوو هەموو میدیاکانی ئەوانە هەموو گۆڤارەکانیان لاپەڕە و مارشێتی ئەو گۆڤارانە بەحسی دۆخی پەنابەران بوو ئیدانەکردنی سیاسەتی بوو کە وڵاتی بەریتانیا بەرامبەر بە خەڵکێکی ئەیباتە پێشەوە کە قوربانی دەستی سیاسەتی خۆیانن هەموو کەس دەزانێت خەڵکێکە لە ئەفغانستان هەڵدێ خەڵکێکە لە کوردستان هەڵدێ خەڵکێکە لە عێراق و لە سووریا هەڵدێ لە چەند ساڵی ڕابردووە ئەم وڵاتانە چۆن دەستیان بووە لە تێکدانی و شیرازەی ئەو کۆمەلگانە و خەڵکی و کۆمەلگانە ناچار کردووە بەوەی کە ژیانی پەنابەری هەڵبژێرێ و ئاخرین جەنگێکیش کە لەو کەرانیان کردی و ئەبینین کە ئێستا ئاسەواری ئەو جەنگە چ تەسیراتێکی بەسەر ژیانی خەڵکەوە جێهێشتووە ئێستا خەڵک هەموو ئەم ڕاستیانەی بۆ هاتۆتە بەردەست و ڕای گشتی زۆر بە قازانجی ئەم حملەیە کە ئێمە و ڕێکخراوەکان بەڕێیان خستووە هیوادارین لە ڕۆژەکانی داهاتوو و هەنگاوەکانی داهاتوو و کارانی تر کە خسومانەتە دەستورەوە بتوانین بە تەواوەتی پاشەکشێ بەم سیاسەتە بکەین. ئەگەر بە کورتی پەیامی سکرتێری فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراقی بپرسین بۆ پەنابەران بۆ کەسوکاری پەنابەران و ئازادی خوازانی جیهان بەگشتی بە کورتی تکایە؟ بەڵێ تەوا من بۆ ئەم هەنگاوی ئەم سەرکەوتنیان دوو کەمپینە پیرۆزبایی لەسەر جەم پەنابەران و کەسوکاریانەکەم بەڕاستی ئەم کارە بەرهەمی کاری ڕێکخراو بوون بەرهەمی کاری پێکەوەی دەستخستنە نێو دەستیەکەوە هاوکاریکردن و پەیوەستبوونی ریزەکانی پەنابەران بە فدراسیۆنەوە بە بەکاری ڕێکخراوەیەوە ئەوەی چ بوو لەو نمونە بەرجەستانەی کە بەڕاستی ئێمەی دەستی ئێمەشی ئاسانتر کرد بۆ دەستڕاگەشتن بە زۆر شت کە دەمانویست لە هەنگاوی ئەم کەمپینەی کە بەڕێمان خستە بوو سەرکەوتنی دیا بەدەستبێنین ئەمە نمونێکی بەرجەستە بوو من بانگەوازی سەرجەم پەنابەرانەکەم لە هەر جێگێکی کە لە دنیادان بەڕیزەکانی فدراسیۆنەوە پەیوەست بن بەکاری ڕێکخراوەی فدراسیۆنەوە پەیوەست بن لە هەر جێگەیەک هەر پێداویستییان بوو هەر هاوکارییان پێویست بوو فدراسیۆن لە خزمەتی ئەوانایە داوامەوەیە بەڕیزەکانیەوە پەیوەست بن بێن دەستخێنە نێو دەستیەکەوە نەتەنها لێرە نەتەنها بۆ وەرگرتنی مافی پەنابەری نەتەنها بۆ ڕاگرتنی سیاسەتی دیژی دیوپۆرت بەڵکو بەشێک بین کە واقعاً خەڵکی پەنابەر بەشێکە لە خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئەم وڵاتە هەروەی ئەمڕۆی لە مارشی ناڕەزایەتی دەیان لە خەڵکی کرێکار و زەحمەتکێش و هەژار و نەداری ئەم کۆمەلگای هاتوونەتە سەر جادەی بەریتانیا دژ بە سیاسەتی ڕازڕەوی ئەم حکومەتە و داشکانەوەی قەیرانی کۆڕۆنا و قەیرانی جەنگ و میلیتاریزم بەسەر خەڵکیێرەیە ئەوانیش بەشێک بن لەم جەبهەیە و دڵنیام لەوەی کە گەورەکردنەوەی ئەم جەبهەیە و هاتنە دەنگی هەمومان ئەتوانێت نەتەنها سەرکەوتن لە ڕاگرتنی سیاسەتی دیپۆرتی پەنابەران بگرە لە هەر کارێک بە ئاراستەی خۆشگوزەرانی ژیانێکی ئارام بۆ پەنابەران بە عینوانی ئینسان لەم کۆمەلگانەوە جێکەوتنیان لەم کۆمەلگایانە بتوانی سەرکەوتن بەدەست بێنین. دەشتی جەمال سکرتێری فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراقی سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکانی پێشەنگ تیڤیدا و جارێکی تریش ڕێز و ستایش بۆ هەموو ئەو کار و چالاکیانی ئەنجامتاندا و ئەو ئەنجامەی کە لێ کەوتەوە. منی زۆر سپاسیەوە کەم و ماندوو نەبن. زۆر سپاس. ئازیزان بچانێکی تر دەدەین و پاشان سەبارەت بە کشانەوەی ڕەوتی سەدر لە بەرلەمانی عێراق بەرنامەیەکمان دەبێت بچانێک و دێنەوە لاتان لەگەڵمان بێنەوە.
بینەرانی عزیز وەک ئاگادارن کە چەند ڕۆژی ڕابردوودا موختەدا سەدر ڕایگەیان کە فراکسیۆنەکەیان لە پەرلەمانی عێراق فراکسیۆنی ڕۆتی سەدر لە پەرلەمانی عێراقدا کشێتەوە خۆیان باسەکەیان هۆنیەوە کە هۆکار چییە بەڵام لەم بارەوە پێمان خۆشە گفتوگۆ لەگەڵ عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە بکەین. عەبدوڵڵا مەحموود ئەم کاتت باش و سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکانی پێشەنگ تیڤیدا. زۆر سپاس بۆ ئێوە بۆ گوێگران و بینەرانی پێشەنگ تێڤێ و بۆ تۆش. هاوکات بیستمان موختەدا سەدر باسی کرد کە بۆچی لە پەرلەمانی عێراق دەکشێنەوە بەڵام بە بۆ چوونی تۆ بۆچی ڕەوتی سەدر لە پەرلەمان دەکشێتەوە؟ بەڵێ دیارە هەموو ئەو مانۆرانەی کە گروپ و لایەنەکان لە عێراقدا یا هاوپەیمانیتەکان لە عێراقدا دەیکەن بەوەی کە هاوپەیمانەتی بکەن ئارایشی تازە بکەن لەگەڵ لایەنەکان کۆ ببنەوە ئەمان هەمویان بەشێکە لە واقعیەتێکە لە عێراقدایە. کشانەوەی موختەدا سەدر ڕاستەوخۆ پەیوەندی بۆ هەیە کە طبعا لایەنی سەدر وەک هاوپەیمانێتەکەی ئەمانە گەورەترین کوتلە بوون لە عێراقدا و نەیانتوانی لە ماوەی نزیک بە 7 مانگ هەڵبژاردن کراوە لە عێراقدا بەڵام بۆرژوازی عێراقی بە گشتی و ئەم کوتلەی سەدرەش کە هیچ لە کوتلە هەرە گەورەکان کە وەک خۆیان دەڵێن دیارە کوتلێکی سەرکەوتوی انتیخابی نەیانتوانی حکومەت پێک بێنن و شکستیان خوارد لەوەی کە حکومەتێک پێک بێنن و هەلومەرجێک لانی کەمی ئەو هەلومەرجی کە هەیە تێیپەڕێنن کە هەتا ئەگەر بە شکلی کارتۆنی و بە شکلی بەڕووکەشی ژوێ حکومەتێک پێک بێنن بە تایبەتی کە یەک تایبەتمەندی هەیە بیڵێ نەویژەوەیە کە مەسلەی پێکێنانی حکومەت ئەمجارە تەنها پەیوەند نەبوو بەلایەنەکانەوە چونکە خودی انتیخابات ئەمجاریان بەرهەمی ڕێککەوتنی لایەنەکان نەبوو بەڵکو بەرهەمی گوشارێکی جەماوەری بوو لە عێراقدا کە لە بە خۆپیشاندانەکانی ئۆکتۆبەری 2019 ناسراوە. ئەمە وای کرد کە حکومەت هەڵبوەشێتەوە و هەر ئەم گوشارە جەماوەریەش بوو وای کرد کە دەسەڵاتی سیاسی لە عێراقدا ناچار بۆ بکا کە دەست بەرێ بۆ هەڵبژاردنێکی کە و حکومەتێکیکە پێک بێنێ بۆیە بەرز خۆیان نەبووە بەڵام لە ماوەی ئەو هەموو 7 مانگەدا نەیانتوانی حکومەت پێک بێنن. پێکنهێنانی حکومەت گورزێکی گەورەیە لە سەرجەم بۆرژوازی عێراقی و گورزێکیشە لە ڕەوتی سەدر. ڕەوتی سەدر بەخشانەوەی لەم هەڵبژاردنە ئەوێ شانی خۆی وەکو گەورەترین کوتلەی پەرلەمانی خاڵی بکاتەوە لەوەی کە بتوانێت حکومەتێک پێک بێنێ و لە جێگەی ئەوە دەیەوێش هۆکارەکان یا شکستی هەوڵەکان بۆ پێکێنانی حکوومەتی داهاتوی عێراق بخاتە ئەستۆی نەیارەکانی ئەستۆی ئەوانەی کە لە بەرامبەری داوەستاونەتەوە. بەمە بەو هەنگاوەشی لەلایەکەوە خۆی لەوە دەجێتەوە وەکو کوتلەیە کە نەیتوانیەوە حکومەت پێک بێنێ لە لای شکەشەوە ئەم لایەنانە دەکاتە بەشێک لە هۆکاری پێکنهێنانی حکومەت کە لە لای کشەوە بە گەندەڵ تەماشایان دەکات. بۆیە لە بنەڕەتدا بە بۆچوونی من کشانەوەی موختەدا سەدر لە پرۆسی یار سوزان مەتا وەک خۆی دڵ لە پرۆسی سیاسیش طبعاً نەبێوەش بڵین کە هەتا پەرلەمانی نییە چونکە ئەگەر یەکەم جار ئەندام پەرلەمانەکانی چوونە دەرەوە بەڵام دواتر موختەدا سەدر شتێکی کێ ڕاگەیان دەویشەوەیە کەوتی من لە پرۆسی سیاسی عێراق دەکشینەوە ئێمە لەگەڵ گەندەڵکاران حکومەت پێک ناهێنێ بەمەیان طبعاً من پێم وانێ ئەمان لە پرۆژی سیاسی لە پرۆسی سیاسی عێراق بکشێنەوە بەعکسەوە پرۆسی سیاسی عێراق خودی خۆیان ئەم وەختێکە عێراقدا هەیە خۆیان بەشێکن لە دروستکردنی و ناشتوان بکشێنەوە بەڵام ئەو هێنانی ئەو پاساوە یا ئەوەی کە موختەدا سەدر دەڵێ ئێمە لە هین دەکشینەوە لە پرۆسی سیاسی عێراق دەکشینەوە مەبەستی ئەوەیە کە بەسەر پرۆسی سیاسی لە عێراقدا زاڵ بێت ڕێک بە پێچەوانەکەی بەڵام ئەم جاریان لە ڕێگەی ئەلگۆیکە لە ڕێگەی مانۆریکە لە ڕێگەی بژاردەیکە یەکێک لەو بژاردانەوەیە بۆ نمونە ئەگەر لە پرۆژەی سیاسەمان کە ناکشێنەوە بۆ پرۆژەیە چۆن دەیانەوێت بۆ نمونە هینی عێراق کۆنتڕۆڵکەن یعنی بە جۆری چکە بڵێم کە چۆن دەیانەوێت پرۆسی سیاسی عێراق کۆنتڕۆلی ژێرسایی خۆی بکات موختەدا سەدر ئەمە ئامان ینی ئەمەی دەوێت چۆن دەیەوێت ئەمە بکات لە پەرلەمان دەکشێتەوە و هەڕەشەشەوە دەکا کە لەوێ دەکشێتەوە بۆی لە دژی گەندەڵکاران یعنی بەناوی وەستانەوە بە دژی گەندەڵی دەیەوێت دەورێکیکەی سیاسی دەست پێ بکە بەوەی کە لانیکەم لایەنگران و ئەندامان و ئەوانەی کە خۆی هەیەی
بیانێنتە شەقام ئەم زاریان شەقام زارێککە بەدەستەوە بگرێ بە تایبەتیشکە مختەر سەدر و ڕەوتەکەی باش دەزانن کە لە عێراقدا تووڕەیەکی بەرین هەیە ناڕزایەتێکی فراوان هەیە بێکاریەک زۆر هەیە خزمەتگوزاریەکان تەمان هەر وێرانن حکومت نەیتوانی هیچ جواب بداتەوە بە بانگەوازێک بە خۆپیشاندان و هەر شتێک لەلایەکەوە هەوڵی هەموو ئەو لایەنانە بە شکست دێنێکە هەوڵ بن حکومت پێک بێنن بێڕاوتی سەدر ئەمە لایەنێکە لایەنی چکەش خۆ ئەگەر ئەمە پێکبێن لایەنی چکەش ئەوەیە کە ئەم پەرلەمانە هەڵبۆشێتەوە هەڵبژاردننی چکە بکرێت مختەر سەدر بە جوڵاندنی شەقام و بە هەوڵەکانی کە دەیەوێ بیکە دەیەوێت لە هەڵبژاردننی داهاتوودا دەنگەکانی بە کەڵک وەرگرتن لە دزینی بزوتنەوەی ناڕزایەتی شەقام یان دەبچێتە سەرەوە کە ئەم جاریان بۆ پێکێنانی حکومت لە حکومەتی داهاتوو دیارە دوای ئەوەی کە ئەگەر پەرلەمان هەڵبوەشێتەوە کە ئەگەرێکە دیارە هەڵبۆشێتەوە دەیەوێت لەو ڕێگەی ئەم جارە لە ئینتیخاباتی داهاتوو بە دزینی دەنجی خەڵک و زۆربوونی ڕێژەی دەنگەکانی لەو ئینتیخاباتەدا بتوانێت ئەم جاریان ئاسانتر حکومت پێک بێنێ ئەوەندە مەحتەلی پاڕانەوە و دانیشتن لەگەڵ لایەنەکانی کە نەبێکە ئەم جاریان تووشی بوو کە نەیانتوانی بۆ نمونە نەسابی قانونی تەواو کە نەیانتوانی ئەو هاوپەیمانەتانی کە خۆیان دایان ناو بچێت چونکە مانەعەکانی بەردەمیشی کەم نەبوون بە تایبەتی خۆت دەزانی کەم ئەم ململانەیە لە بۆ پێکێنانی حکومەتی عێراق لە نێوان دوو بلۆکی گەورە لە عێراقدا لە ململانێدایە کە بلۆکێکیان کە سەر بە ئێران و سەر بە ئێرانە و ئێران لە پشتیانە ئەمە ئەوانن کە لە هەڵبژاردنەکاندا بە دەرەجاتێکی زۆر پاشەکشیان پێکرا و ئەم لایەنانەی کەش لە سەدر و حەلبوسی و بەرەی سونەکان و ئەمانەش بە زۆرێک لەوانە کە سەر بە قوتبی ئیمارات و قەتەر و ئەمریکا و غەربکە لە پشتیانە ئەم ململانەیە درێژێ هەیە و هەیەە کە دیارە لە هەلومەرجی ئێستادا یەکدادەنێت لەسەر پێکێنانی حکوومەت ئەوەی کە خۆتان ئاماژەتان پێدا نزیک 8 مانگەکە هەڵبژاردن لە عێراقدا ئەنجام درراوە و بۆ پێکێنانی حکوومەت کێشەی زۆر هاتوتە پێشەوە ئەوەی کە ئێستا گەورەترین فراکسیۆنی ئەم پەرلەمانە دەکشێتەوە چی کاریگەریەک دادەنێت لەسەر پێکێنانی حکوومەتی ئایندەی عێراق یەکەم شت پرسی پێکێنانی حکومت لە عێراقدا قورستر دەکات ئەمە یەک دوو و هەموو ئەو لایەنانەی کە بەجیالەوەی کە قورسی دەکە هەموو ئەو لایەنانەی کە ئەگەر حکومەتیش پێک بێنن حکومەتەکان حکومەتێکی یەکەم زۆر لاواز دەبێت دووەم ناتوانێت خۆی بگرێت ناتوانێت بمێنێتەوە لەبەرەوەی تەرەفی مەشێک لە کشانەوەی مختەر سەدر ئەوەیە کە لە بەرامبەر ئەم جارەیان لە جێگەی ئەوەی لە نێو پەرلەمانەوە بیەوێ گوشار بێنێ بۆ هاوپەیمانەکان دەیەوێت لە ڕێگەی شەقامەوە گوشار بێنێ بۆ نایارەکانی ئەمە شوا دەکات کە ئەو حکومەتە ئەگەر قەرار پێکیش بێت یەکەم ماوەکەی زۆر کورت دەبێت دووەم زۆر لاواز دەبێت و سێمیش تەنان ناسەر بە هەڵوەشانەوەش دەکرێت بۆیە بنەڕەتیشدا هەدەفەکەی مختەر سەدر لە کشانەوەی ئەمە بوو ئەم واقعیەتە دەبینێ بە تایبەتی چونکە تۆ ناتوانین هێزێک کە زۆرینەی بەرزهێناوە تەمعان هەر زۆرینەش نییە بۆ زەرایانی مختەر سەدر و دیارە بۆ تەرەفی بەرامبەریش ینی لە عێراقدا یەک واقعیەتی کە بە لە بەرچاوی بکرین ئەوەی کە مختەر سەدریش نەیتوانی حکومەت پێک بێنێ هەر لە بەرچاو نەگرتنی ئەم واقعیەتە بوو ئەویش ئەوەیە کە ئەو هێزانەی کە دێنە نێو پرۆسەی انتخاباتەوە لە عێراقدا ئەو هێزانە نین کە لە وڵاتێکی دیموکراسی دێنەوە هەموو ئەو هێزانە میلیشیان لە پشتە هەموو هێزانە پشتیوانی دەوڵەتیان لە پشتە هەموو هێزانە دەستگای ئەمنی تایبەتی خۆیانیان لە پشتە بۆیە تۆ ناتوانی لە ڕێگەی انتخاباتەوە کێشەکان ناتوانی بە یەکلاکەیتەوە یا ناتوانی بۆ نمونە لە ڕێگەی انتخاباتەوە تۆ ناتوانی ئەو هەموو ڕەوت و گروپانەی کە سەر بە ئێران کەناریان بخەیت لەبەرەوەی ئەوان پێیەکی کەی واقعیان کە دەسەڵاتە لە عێراقدا لە ڕێگەی میلیشیاکانیانەوە جێگیریان کردووە ئەمە بۆ ئەم واقعیەتە بۆ ڕەوتی سەدریش هەر بە هەمان شێوەیە یعنی ڕەوتی سەدر بەجیالەوەی کە زۆرینەی انتخاباتی هێناوە بەڵام خاوەنی میلیشیایەکی گەورەی خۆیەتی خاوەنی هێز و دام و دەستگای تایبەت بە خۆیەتی وەکو سەدر کە ئەمانە هەتا لە ئەوەی کە پێ دەڵێن حکومەت لە هێزی حکومەت گەورەترن یعنی لە عێراقدا حکومەت و دام و دەست ئەوەی کە پێ دەڵێن دام و دەستگای حکوومەتی ئەمانە پلەدون لە چاو دام و دەستگا ناڕسمیەکان و میلیشیاییەکان کە ئەحزاب لە پشتیانە ئەمە واقعیەتێکە بۆیە ناتوانن ئەمان حکومەت پێک بێنن حکومەتیش پێک بێن ناتوانێت بە شوێنێکە بۆیە ئەوە دەخوێندرێتەوە لی کە ئەم وەسیەتە خراپتر دەبێت و ئەوەش ئەوەندەی کە کاریگەری لەوانەیە لەسەر ژیان و گوزەرانی خەڵک بە گشتی دابنێ چونکە بە جۆرێک لە جۆرەکان
ئەم هەڵواسراویە سیاسی یا ئەوەی کە پێی دەڵێن چەقبەستنی سیاسی قوڵتر دەبێتەوە لەوەی کە پێشووتر هەبووە و هەر ئێستا بەشێک لەلایەنەکان لە چاوەڕوانیدان بەشێک لەلایەنەکانێکی چاوەڕێی ئەوە ناوپەیمانەتی کە بکەن بەشێک شکەلەوانە چاوەڕێی ئەوەن کە ئارایشی کە بەخۆیان بدەن دیارە لە ئەلومەرجێکیشدا کە قەرار بوو ئەمان لە ماوەیەکدا حکومەت پێگوێن ئەمە 8 مانگ ئێستا کە 8 مانگی کەشی سەکەتە ساڵ و نیوێک و زیاتریش ئەوە دەکاتەوەی کە ئەو هەڵبژاردنەی کە کردیانە هەڵبژاردنینە ئاسایی هەڵبژاردننی پێشوەختە ئەگاتەوە بەکاتە نۆرمالەکەی خۆی کە دەبوو لە کاتی خۆیان هەڵبژاردن بکرێتەوە بزانام دەی کردە ئەمسا باشە ئێمەسی کاریگەریەک لەسەر کوردستان دادەنێت بە تایبەتی کە لە ڕۆژانی دوای هەڵبژاردن و بڵاوبوونەوەی ئەنجامی هەڵبژاردنەکان بە زۆر دەکرێت کە پارتی دیموکراتی کوردستان و حەلبوسی و سەدەر هاوپەیمانەتێکی بەهێزیان پێکێناوە ئەمە باست کرد کە چی کاریگەریەک لەسەر پێکێنانی حکوومەت دادەنێ بەڵام لەسەر کوردستان چی کاریگەریەک دادەنێ کاریگەریەکەی لەسەر کوردستان چەند لایەنەیە طبعا یەکێک لە لایەنەکانی کاریگەریەکانی لەسەر کوردستانەوەیە یەکەمین شت ئەوەیە کە ئەو هێزە هەرە گەورەی کە لە کوردستاندا دەسەڵاتی بەرزتە و خاوەنی بڕیارەکە پارتیە لەو بەرەیە کە قەرار بوو حکوومەت پێک بێنێ شکستی خواردو بۆیە ئەویش بەشێکە لە شکستەکە پێ بزانێ یا پێ نەزانێ هەموو هاوپەیمانێتێک کە لەگەڵ جەماعەتی سەدر کوتلەیەکیان پێکێناوە لە بەرامبەر بلۆکەکەی کەدا وەختێک ئەم بلۆکە گەورەیە شکست دەخوا کە پارتی بەشێکێتی یعنی شکستی پارتیش ئەمە لایەنێک ئەمە جوان دەکا کە خودی وەسعیەتی پارتی بخاتە موقعیەتێکی ناخۆشەوە موقعیەتێکەوە کە لە چاوەڕوانی دابێ هەر ئێستا پارتی بەدوای ئەوەدا دەگەڕێت کە ڕێگە چارەیەک بدۆزێتەوە موقعیەتی خۆی ڕێگەیەک بدۆزێتەوە بۆی کە ئەو موقعیەتی کە هەیەتی کە بەرەو لاوازی دەڕوات لە پەیوەند بە عێراقەوە قەرەبووی بکاتەوە ئەمە لایەنێکی کاریگەریەکانی ئەوەیە کە طبعا لەگەڵ ئەوەدا کە بۆ خودی ناسیۆنالیزم یەک لایەنی هەیە کە لەوانەیە ئەوان حەسکەن لە عێراقدا چەندە وەزعی عێراق ئالۆز بێ ئەوان لەسەر وەسی ئالۆزکاوی عێراق قازانج دەکەن ئەمە واقعیە و پێیان خۆشە کە ئەم مەسەلەیە لە عێراقدا هەر زیاتر درێژە بچێشی هەدەفەکەشیان ئەوەیە بە هەر ئەندازە بورژوازی عێراقی لە ئاسی عێراقیدا دیارە ریزەکانیان نالێکترازاو بێ ناڕێکخراو بن بە هەمان ئەندازە ئەمان شانسی ئەویان هەیە کە دەورێکی کە یا ماوەیەکی کە بتوانن درێژە بە دەسەڵات و هینی خۆیان بن بۆیە لەو بارەیەوە بەڵام یەک حاڵەتی کە هەیە کە ناگەڕێتەوە بۆ دواوە ئەویش ئەوەیە ئەم پرۆسیسەی کە ینی لە عێراقدا هێز و بورژوازی عێراقی لە جێگەی ئەوەی کە هەمیشە لە ڕێگەی ڕێکەوتنەکانەوە و لە ڕێگەی گوشاری سیاسیەوە ڕاستەوخۆ لە ڕێگەی دانیشتەکان و ئەمانەوە گوشار بێنن بۆ دەسەڵاتی هەرێم ئەم جارە خەریکن ڕێگەیەکیان گرتووە کە پێناویان ناوە ڕێگەی قانونی یا ڕێگەی دەستوری یا دادگای فیدرالی ئەمە تازە گەڕانەوەی بۆ نییە بۆ دواوە یعنی لەگەڵ ئەوەدا بورژوازی عێراقی ریزەکانی لێکترازاو بیا لێکترازاو نەبێ بەڵام بەرزەوەگرتنی ئەو ڕێگایە کە دادگای فیدرالیە وەلەو چوارچێوێژدا لەرز دەرهێنانی کاریگەرترین چەککە مەسەلەی نەوت و غازە لەرز دەسەڵاتی هەرێم ئەمە ئەو مەسەلەیە کە دەسەڵاتی سیاسی هەرێم هێندەی کە خاتە مەنگەنەوە و ئەم دۆخە تەمعان کاریگەریەکانی بەسەر خەڵکیش دارەشکێتەوە بە دلیلی ئەوەی کە یەکێتی و پارتی و بەتابەتی پارتی کە دەتوانین بڵێن ینی لایەنی هەرە سەرەکی لە کوردستاندا بەدەست ئەوە بڕیاراتی سیاسی لەوانەیە بە بۆنەی دەرز دەرهێنانی پرسینەوە مەسەلەی غاز مەسەلەی نەناردنی بوتنە لە بەغداوە ئەوەندەی کە وەسعەتی ژیان و معیشەتی خەڵک خراپ بێ وەنەناردنی ئەوانە بێتەوەی کە زارێکیکە موچە لە بڕین دەست پێ بکاتەوە یا پاشەکەوتی موچە دەست پێ بکاتەوە لەو چوارچێوێژدا بێگومان وەسعەتی ژیان و گوزارانی خەڵک لە ئێستادا چەندە خراپە چەند بەرابەری کە خراپتر دەبێ چەند بەرابەری کەەوە لەشکری بێکاران زیاد دەکات چەند بەرابەری کە خزمەت گوزاریەکان بەرەو وێرانتر دەچن چەند بەرابەری کە سفرەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش ینی خاڵیتر دەبێتەوە ئەمە کاریگەریەکانێتی لەسەر کوردستان بەڵام ئەوەی کە زۆر بۆ ئەوەی کە ڕێگە بگیرێ بەم هەموو بابەتانەی کە باستان کرد هەموو ئەم بێکاری و بابەتانەی ترکە نەخوازراوە بۆ خەڵکی ئەم کاریگەریە سلبیانەدا نێچی ڕێگێک لە بەردەمی خەڵکیدا هەیە هەم لە کوردستان و هەم لە عێراقدا یەک مهمترین ڕێگا ئەوەیە کە
پێش هەموو شتێک دەمێکە هەموو سەرانی حزابی بۆرژوازی کورد لە حزابی بچووکەوە بۆ حزابی گەورەتارەکاتە نووسەر و قەڵەم بەرست و شاعیر و هونەرمەند هەموو ئەمانە خەریکن ئێستا فۆرمەلبەندێکیان هێناوە کە دەڵێن دەسەڵاتی سیاسی هەرێم لە ژێر مەترسیدایە. پێش هەموو شتێک دەبێ بزانین کە یا دەڵێن قەوارەی هەرێم لە ژێر مەترسیدایە. ئەمە پرۆپاگەندەیەکی یەکجار زۆرە لە ڕێگەیەوە کە بە تایبەتی پارتی دەیەوێت لەو ڕێگەیەوە خەڵکی تووڕەی خەڵکی کوردستان لەگەڵ خۆی ئاش بکاتەوە. دەیەوێت لە ڕێگەی ئەوەی کە هەڕەشەی خارجی لەسەر هەرێم هەیە و کە ئەوە دوژمنەکانی کوردن دژایەتی هەزمونی هەرێمی کوردستان دەکەن و دەیانەوێت هەرێمەکە لە بەین بەرن. دەیەوێت ئەمانە جارێکی کە ئەو ئیحساساتی قەومی شتە بوو بجوڵێنێتەوە. پێش هەموو شتێک ڕیسواکردنی ئەمە یەکێکە لەو هەنگاوانەی کە دەبێت بەرەی پێشکەوتن خواست بەرەی چەپ و کۆمۆنیزم و هەر کەسێک کەمترین پێشکەوتن خوازی تایە ئەبێ فریوی ئەو بانگشەی پارتی دیموکراتی کوردستان و بۆرژوازی کورد نەخۆن کە قەوارەی هەرێم مەترسی لەسەرە. چونکە ئەگەر قەوارەی هەرێم مەترسی لەسەر بێ پێش هەموو شتێک دەسەڵاتی سیاسی یەکێتی و پارتی گەورەترین مەترسین لەسەر قەوارەی هەرێم وەکو جوغرافیا و گەورەترین مەترسین لەسەر خەڵکی کوردستان و گەورەترین مەترسین لەسەر ئایندەی سیاسی کوردستان و گەورەترین مەترسین لەسەر ژیان و گوزەرانی خەڵک. ئەمان یعنی مەترسیەکە پێش هەموو شتێک ئەمانەیە بۆ خەڵکی کوردستان ئەوەیە کە ئەگەر بێوێ مەترسیەک لەسەر هەرێم وەکو جوغرافیایە وەکو خەڵکی کوردستان لا ببات پێش هەموو شتێک ئەوەیە کە دەبێ مەترسیە سەرەکیەکە لەسەر خۆی لا ببات کە دەسەڵاتی میلیشیایی یەکێتی و پارتیە. ئەمە لایەنێکیانە بە هەر ئەندازە خەڵکی کوردستان لەو بزوتنەوە ناڕزایەتی نەفرەتە قوڵێکی ئێستا خەڵکەیەتی و دەمێکە خواستی وەلانان و ڕاماڵینی ئەو دەسەڵاتی هەیە. ئەبێ ئەم بزوتنەوەیە ئاقاری ڕاماڵین دەسەڵاتی یەکێتی و پارتیدا بچێتە پێشەوە هەنگاوەکانی تونتر کاتەوە ڕێکخراوتر بێ سەراسەریتر بێ دروشمەکانی ڕۆشنتر بێ ئامادەیەکانی بەرزتر بێ لێکەڵپێکانی بزوتنەوە کۆمەڵایەتەکان فراوانتر بێ پێکێنانی ڕێکخراوەی سربەخۆی چین و توێژە کۆمەڵایەتەکان بۆ نمونە مامۆستایان خوێندکاران لاوان کرێکاران هەتا دەگاتە ئەوانە زیاتر بێ بە هەر ئەندازە زووتر دەسەڵاتی یەکێتی پارتی کەنار بخرێ بە هەمان ئەندازە ئەو ئیرادەیە دەتوانێت ئەگەر هەڕەشە لەسەر هەرێم هەیە ئەمجارە لەسەر خەڵکی کوردستان و قەوارەکەی ئەو ئیرادەیە توانێت بەری پێ بگرێ و ئەگەرنا معلومە یەکێتی پارتی ئەگە هەڕەشەیەک لەسەر قەوارەی هەرێم هەربێت لەلایەن وڵاتەکانی منتیقەوە یەکێتی پارتی ناتوان بەری پێ بگرن. ئەوە ئێرانە هەموو ڕۆژە درۆنەکانی ئامادەن و ئەوە تووچیا لە قوڵایی 300 کیلۆمەتریە کادر و هەڵسوڕاوانی هێزە ئۆپۆزیسیۆنەکان دەداتە تیرۆر دەکات و هەموو ئەمانە شەمعەن بە چاوساغی یەکێتی و پارتی دێکە خۆگەرنا سیارەیەک دوێنێک کە کراوەتە نیشانە لە شوێنێکی وەکو گەرمیانە ئەگەر هەواڵگریەکانیان و چاوساغەکانیان لە پاڵدەستیاندانە بن چۆن دەتوانن ئەو کارە بکەن. بۆیە مەسمەیە ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتین و خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی منتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. یعنی تۆ ئەمان پێشکەشکری بۆ ئێران دەکەن و بۆ تووچای دەکەن. تەمان لەگەڵ عراقیشدا تەرەفێکیان کە هەر لەگەڵیان و هەمیشە خەریکیان بوون. بۆیە لە هەموو حاڵەتەکاندا خەڵکی کوردستان دەبێ ئەم دوو شتە بە بۆچوونی من ئەم دوو شتە ڕێگری لێت قەراری بێ بکرد. یەکەمیانەوەیە ئەبێ پروپاگەندەی ئەوەی کە هەڕەشە لەسەر هەرێمی کوردستانە معلوم بێکەوە لەسەر هەرێمی کوردستان نییە بە پلەی یەکەم لەسەر یەکێتی و پارتیە و دووەم ئەوەی یەکێتی و پارتی مەترسی گەورەترن لە مەترسی وڵاتەکانی منتیقە بۆ سەر هەرێم خۆی. چونکە ئەمە دوو وەسەیەم خود یەکێتی و پارتی دەست پێشکەریان کردووە کاتە ئەو مەترسیانە بۆ سەر جوغرافیای سیاسی هەرێمیان بۆ سەر خەڵکی کوردستان زیاتر بێت. چونکە ئەمانن خەریکن بڕێگە چارەیەکی نادروستی فۆقیان لەگەڵ بەغدادا گرتووە دەبەرکردنی فیدرالیزمی قەومیە. ئەوانن پەیوەندی هەرێمی کوردستانیان بەم جۆرە شکل پێداوە لە پێناو بەشداربوونی خۆیان لە کۆمەڵێک پۆست و بەشداربوون لە خێروبەرەکەت و قوتی خەڵکی عێراق کە مەسەلەی بودجەیە. ئەمانن بیکەنوە هیچیشی نەبووە بە خێروبەرەکەت بۆ خەڵکی کوردستان. تۆ تەماشای کە بە هەر ئەندازە نەوت سعری دەچێتە سەر بە هەر ئەندازە فرۆشی نەوت زیاد دەکات خەڵک برسیتر دەبێت. ئاماری قەرزەکانی سەر خەڵک و نەوەکانی داهاتوش بەرەو سەرتر دەچێت. بۆ وایە کەواتە پێش هەموو شتێک مەترسی سەرهەرێم دەسەڵاتی یەکێتی و پارتیە.
ئەمە زۆر مهمە و دووەمیشەوەیە کە خودی خەڵکی کوردستانە بێت هیچی کە ئومێدی خۆیە ئەگەر هێشتا کەسانێک ئومێدێکیان ماوە یا بە پاساوی زۆر زۆر یەکێتی و پارتی لە دەورانی زیادا تووڕەی خەڵک خاو دەکەنەوە بەتایبەتی بە هەڵخراندنی حساساتی نەتەوایەتی بەبەوەی کە دەڵێن خەتەری دەرەکی خارجیمان لەسەرا ئەبێ ریزەکانمان یەک بێ و ئەمانە بەم پاساوانە دەیانەوە بیکەن دەبێت خەڵکی کوردستان وەڵامی ئەمانە بداتەوە بەڵامدانەوەکەش ئەوەیە کە هەر ئەو بزتنەوەی کە لە دوای هەفتەی شوباتەوە لە کوردستاندا پێی گرتووە ڕۆژ بە ڕۆژ گەورەتر و بەرینتر و ڕێکخراوتر و سەراسەریتر و ڕۆشنتر دەبێتەوە بچێتە پێشەوە و هەوڵەکانی خۆی پێش هەموو شتێک کاری خۆی ینی کاری جەپەی چینی کرێکار و خەڵکی زەحمەتێش لە کوردستان پێش هەموو شتێک دەبێت کاری خۆی لەگەڵ دەسەڵاتی بورژوازی کوردیەک لا بکاتەوە بە هەر ئەندازە لەو ڕاستایەدا دەچێتە پێشەوە ئەوان کەران دەخە بە هەمان ئەندازە دەتوانێت خەتەری وڵاتەکانی منتیقا یا خەتەری سەر هەرێمی کوردستان وەلا بمێت ئەمە ئەوەرکە مهمەیەکەم پێم وایە دەبێ بکرێت. عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان. زۆر سپاس. ئازیزان هەر ئەمڕۆ لە لەندەن پایتەختی بەریتانیا خۆپیشاندانێکی یەکجار گەورە ئەنجام درا کە دەیان هەزار کرێکار و بێکار بەشداریان تێدا کرد. توانیمان هەر لە ماوە کوردەدا پەیوەندی بکەین بە توانە حەمە نووریەوە کە خۆیان لەوێ بەشداری ئەم خۆپیشاندانیان کردبوو تاوەکو بتوانین راپۆرتێکی کورد هەندێک زانیاری سەبارەت بۆ خۆپیشاندانە وەرگین. پێم وایە بتوانیمان توانە حەمنووری لە سەرخەتە ئێستا لەگەڵمان کاکتوانە ئەم کاتت باش و سپاس کە توانیت لەم ماوە کورتەدا بیتە سەرخەت لەگەڵمان. زۆر سپاس زۆر سپاس. ئەگەر بە کورتی بۆمان باسکەن کە ئەوەی کە ئەمڕۆ لە لەندەن ڕوویدا ئەو خۆپیشاندانە فراوانە چی بوو لە پێناوچەیدا بوو کە بانگەوازی کردبووە هەندێک زانیاری ترکە بەگرنگی دەزان ئاماژەی پێ بدەن. پێشێکە ئەو تۆ جاوی سوار بمانێ حەزەکەم ئەوە پێ بڵێم کە ماوەیەکی زۆرە ناڕزایەتی و ئاعترازاتی کرێکار و خەڵکی کەم دەرامەت و زەحمەتکێشی ئەم وڵاتە دەستی پێ کردووە بە تایبەتی چونکە نرخی بەنزین و نەوت و ئەم شتانە سەرکەوتووە زیادی کردو نرخی شمەک و کاڵا و ئەمانە هەمووی زای کردووە. ماوەی لەوە پێش خۆپیشاندانێکی ئاوی تر کرا لەوە پێش بەڵام ئەوان تۆزە بچووک بوو هەفتەی پێشوو یەکێتی کرێکارەکانی ینی لێرە پێڵن یەکێتی کۆنگرەی کرێکارانی بەریتانیا بە ئینگلیزی TUCە بانگەوازی کرد بۆ هینێک بۆ خۆپیشاندانێک کە ڕۆژی شەممە سەعات 12 لە شوێنێکی ناو لەندەن دەست پێ بکات. ئەم خۆپیشاندانە زوربەی زۆری ئەو تەمەن ئەو کۆنگرەی یەکێتی کرێکاری و زوربەی زۆری نەقابە کرێکارەکان لە خۆیەگرێ و مەبەستی ینی سەرەکی ئەم هینەش ئەم خۆپیشاندانە دژی ئەم گرانی و وەزع تاقەت پڕوکێنەی کە ڕوبەڕووی کرێکاران و خەڵکی کەم دەرامەت و ئەمانی خەڵکی ئێرە کە بەگشتی لێرە ئەژین تووشامەوە ئەمڕۆ ئەو خۆپیشاندانە ئەنجام درا لە ناوڕاستی لەندەنەوە دوایی لە کۆتایە لە بەردەمی ساحێک هاوەستاینەوە کە بەرامبەر بە پەرلەمانی ئێرەیە یعنی ویستان پەیامێک بن بە دەسەڵاتی ئێرە کە خەڵک ناڕازیە لە وەزعی خۆی بەڕاستی یعنی بۆ نمونەت پێ دەڵێم نرخی بەنزین لە پێش ئەم وەسعی ئێتنازە ئەم وەسعە لەوانەیە ڕێی جیاوازی لەسەر بێ هیچێگەڵێ ئۆکرانیا چێگەڵێ ئەمە دوای کۆڤیدا و هەرێکەوە بۆچوونێکی تایبەتی هەیە لەسەر مۆزوع بەڵام ئەوەی کە لە کۆتایە ئەوەی کە ئێمە هەستی پێەکەین نرخی شت زۆر زیای کردووە جا ویسان ئەو پامە بەهین بن بە دەسەڵاتی ئێرە بن کە ئەبێ شت بکە یعنی ئەبێ ئیزراعاتی هەڵوێستی هەبێ بەرامبەر بەم گرانی و وەزعان نالەبارەی کە بۆ خەڵکیان دروست کردووە. ئەوەی کە لە وێنەکانە دەبیندرا ڕێژەی بەشداربووان یەجگار فراوان بوو ئەتوان بە دیاریکراوی بڵێن کە لە چی ئاستێکا بوو ڕێژەی بەشداربووان وە هەندێ لەو دروشم و قسانەی کە لەوێ ئەو تراچی بوو
ڕێژەی بەشداربووان بە پێی میدیاکان هەرچەنە میدیاکان دایمەن بە شێوەیەکی محافزەکارانە باسی ڕێژەی بەشداربووانەکەنەمانە بەڵام ئەوگەی من شارەزای هەبێت لەم هینانە ئەمە گەورەترین خۆپشاندان بە دوای ساڵی 2011 ئەو زمانە خۆپشاندانێک کرا دژی بەشداربوونی بریتانیا لە شەڕی هین شەڕی سووریا و ئەمانە ئێستا ئەمە یەکەمین خۆپشاندانی بەو شێوە گەورەیە میداکان وڵێن هەزارەها بەڵام بە بڕای من چکە سەرێکی لە ساحەیەکا بوو سەرێکی هێشتا بەعزێکە بوو لەو ساحەیە کە دەستیان پێکردو دەستی ینی جوڵان نەکردبوو کەواتە من تەسەورەکەم 250,000 بۆ 300,000 کەس بەشدار بوو لە مزاراتانە زوبەی زۆریشی شعارەکانی کە بڵین دروشمەکانی کە هین بوون ینی باش ینی دروشمی سەرەکی ئەم خۆپشاندانە زیاتر ژیانێکی باشتر بەتە لایف ژیانێکی باشتر هینێکی وەزعێکی باشتر کرێی ئەوەش بزانێت لە 2011 تا ئێستا کرێکار زۆر کەم سەرکەوتووە لەگەڵ ئەو وەزعە کە دروست بووە ینی ئەمان مقابل بەوە کرێکارەکە سەر نەکەوتووە اینجا ئەوەشێکە بوو لە داخوازەکانی خەڵک کە کرێ ئەبێت سەرکەوێ حتوە هەروەها لانی کەمی کرێ لە وڵاتە ئێستا دەپاوەنە بەڕسمی خەڵک داواکە کە ئەم دەپاوەنە کەمە بە سەرکەوە 15 پاون و ئێتشتی لە بابەتە و تەمەشتی کەشی تایە کە هەر مثلەن زۆر خەڵکی تیا بوو من حتا ملاحەزەیەم کرد خەڵکی تیا بوو لە شاری بەرمنگامەوە هاتبوون هیوای تیا بوو لە ئۆکسفۆردەوە هاتبوو لە لیدزەوە هاتبوون لە شوێنی زۆر دوورەوە هاتبوون ئەمە من خۆم چکە زۆر دەمێکە لە ڕژیم ئەوەم بیرەخاتەوە ساڵی 1990 کۆمانە لێرە مزاهرەیە بۆ چەنە ئەو ئەندازەیە زۆرتر بوو ئەمەش شتێکە لەو بابەتە خەڵکی ڕاکێشاوە لە شوێنی زۆر جیاوازی بەریتانیا بۆ بەشداریکردن لەم خۆپشاندانە پێتان وایە ئایندەی ئەم ناڕەزایەتی ئەم خۆپشاندانە هیچگار فراوێکی ئێوە ئاماژەتان پێدا زیاتر لە 200,000 کەس بەڕاستی کەمیوێنەیە و لە دوای 2011 شتی وەها نەبوو بێت پێتان وایە کە لێرە بەدواوە ئەکرێت بەکوێ بگات و ئەم خواستانەی تا چی ئاستێک بتوانێت بە ئەنجام بگات ئەوەشمان لەبیر نەچێ حەزەکەم پێشێکەوە وەڵامی پرسا بم خۆی حکوومەتی بۆریس جۆنسن لەژێر زەختێکی زۆر گەورەدا هەیە بە تایبەتی لە مەسەلەی پەنابەرانە شکستی هێنا چەند ڕۆژی پێشوو وابزانام دەشتی جەمالی شارەی پیار و هەروەها لە خودی حکوومەت بۆریس جۆنسن لەژێر زەختێکی میدیایی و خەڵکیایە چکە ئەوکو بزانن ئەگادار بن ماوەی لە ئەسنای لۆکداونی ئێرە ئەوان خەریکی ئاهەنگ و ئەو شتانە بوونەمانە خۆش ئەوێنی خودی حکوومەتەکە لەژێر قەیرانایە جگە لەوەش لەلایەن خەڵکەوە لەژێر قەیرانایە لەژێر ئەم زەختانە هەندێک ئیسلاحاتی چاکسازی بچوکی کردووە بەڵام چاکسازەکە کافی نییە من تەسەورەکەم ناڕەزایەتی و اعتراضاتی خەڵک بەردام ببێت لەسەر ئەم جانباتن ینی پەیوەندیشی هەیە بە هین بەم کۆنگرەی کرێکار وشتەوە ئەگەر هەنگاوی جدیتر بنێن و هەنگاوی ئەرێنیتر بنێن بەرەو مزاهرات و ئەم شتانە من تەسەورەکەم دەرەنجامێکی باشتریە بێت ئەکرێت چی وانەیەک لەم خۆپشاندان و ناڕەزایەتیە فراوانی کە لە ئاماژەتان پێدە لەندەن ئەنجامدرا و لە شارەکانی ترەوە بۆی هاتوون و بەم ڕێژە فراوان و بەم دەنگە بدێرانەوە بوو بۆ ناگەر کوردستان عێراق بنم نەبووین ئەکرێت چی وانەیەکی لێ فێربین بە بڕای من ئەوەی کە وانەی لێ فێرەبین ئەبێ شت بە ڕێخستنە بێ ینی ئێستا ئەم ڕێکخراوی کە ئەمڕۆ ئەم خۆپشاندانەی ڕێخستووە ینی ڕێکخراوێکن لە زۆر شوێنی کار و ئیشا هینیان هەیە ڕێخستیان هەیە هەرچەنە وەزعی نەقابە لەم وڵاتە تۆزێ برە و لاوەستر و خواردتر ڕۆشتووە خوارەوە هاتووە بەڵام هەر لە ئازال تەسییان هەیە لەسەر کار و مەعیشەتی خەڵکاوە توانن خەڵک بێنە سەجادەکان و شقامەکان و کۆی ئەم ڕوبینیمان ینی بە ڕێخستن ئەو کاراکرێت دووهم خۆشانەوە زانن ینی هەرچەنە ڕێفۆرم یعنی چاکسازی شتێکی باشە ئەنی بەرەو پێشە و ژیانی خەڵک بەرەو باشترە بن و وەزعەتی ئیش و کارکردنەوەوانە باشترە بنەوانە بەڵام لە کۆتاییە ینی ئەم هینە ئەم ناڕەزات وشتانە هەر ئەبێ ینی
تەنزیم کرێت و ڕێک بخرێ بۆ تیجاهی بێتیجای ئەوەی کەوا زەخت بخرێتە سەر دەسەڵات پاشەکشە بکات لە بەعزە ئیجراعاتێک یا خۆ چاکسازی بکات لە بەعزە ئیجراعاتێک بۆی کەوا ژیانی خەڵک بەرەو باشتر بچێت. من ئەوەی کە زۆر بە زەوری ئەزانم باس بکرێ ئەوەیە ئەم شتا ئەم خۆپشاندانانە هەرە بێت یعنی ڕێک بخرێت و ڕێخستنی تابێت بەبێ ڕێخستن و چکە ئەمەی کە چوار پارچەی بەریتانیاەوە هاتن یعنی ئەمانە ڕێخستنێکی بەرفراوانیان هەیە و خەڵگەتوان بێنە سەر شەقامەکان بۆ زەخت خستنە سەر دەسەڵات. ئەگەر قسەیەک مابێت لە پرسیارەکانی مندا نەهات بێت و بە گرنگی بزانن ئاماژەی پێ بدەن سەبارەت بەو خۆپشاندان و ناڕازاتی فراوانی کرێکاران لە بەریتانیا فەرمون بە کورتی. من تەنها وڵا حەزەکەم ئەوە بڵێم بەڕاستی من ئەمڕۆ من بۆ مزارات وشتی کەش زۆر چوون بۆ خۆپشاندان وشتیوە بەڵام ئەم خۆپشاندانەکەی ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم پێوەی نەگوێت ئەزانم کە دەسەڵاتی ئێرە هینە ینی بەو شێ بەم مزارات وشتانە ناگۆڕێ بەڵام پێم خۆشە کە خەڵک هاتووە سەرجادە و هێوارم ئەمە بەرەو بزوتنەوەیکی فراوانتر و زۆرتر بڕوابوو ئەوەی پاشەکشە بکەن ینی بە دەسەڵات بۆ وەزی خەڵک بەڕاستی وەزی خەڵک لێرە زۆر خراپە ینی خەڵک هاوارەکە لەسەر تەلەڤیزیۆن لەسەر جەریدە لە زۆر شوێنە هاوارەکەن کە ناتوانن بۆ شێوەی پێشوو بتوان بژین زۆر کەس بیر لەوا کاتەوە حتا گەنج وشتیوە چنەوە ماڵی باوکیان بژین جارێکی کە ینی وەسی خەڵک بەرەو خراپتر ئەبن ئیتر بەشکم ئەمە ڕێگای ئەمە هەنگایە بێ بۆ ئەوەی پاشەکشە بە دەسەڵات بکەن و ئەو قورسایی کە کەوتوتە سەرشانی خەڵک تۆزێک کەمتر بێتوانێت. توانە حەمەنووری زۆر سپاسکە لە ماوە کورتە داتوانیت بەشدار بیت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا سەبارەت بۆ خۆپشاندانە فراوانەی هەر ساتێ بەر ئێستا لە لەندەن ئەنجامدرا. زۆر سپاس. ئازیزان هەر لێرەدا دەینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو بن.